بەناوی خوای گەورە و میهرەبان، بەناوی ئامادەی کلێڤەری ناحوکمی بەخێرهاتنی زۆر بەڕێز دکتۆر زانا قەساب پسپۆڕی دەرونی دەکەین کە باز لە ترس و لە ڕاوچەی قوتابیانی پۆلی 12 و چۆنیەتی گەیشتن بەلووتکە دەکەین. بەخێر بێ سەرچاوان، بەخێر بێ دکتۆر فەرموون. السلام علیکم گەنجان و خۆشەویستان، مامۆستایانی بەڕێز، قوتابیانی ئامادەی کلێڤەر، خۆشحاڵم لە خزمەتانە بم. ئینشاءڵڵا ئەمڕۆ ساعەتێک بۆ منیان داناوە ستافی ئیدارە لە خزمەتانە باسی 5 هەنگاوی سەرەکیەکەین لە پۆلی 12 ئامادەی کە چۆن توانین ئینشاءڵڵا لە 12 ئامادەی بە باشتر تێیپەڕێنی لە ساڵانی تر و بگەیتە ئەو خولیایی کە خۆت دادناوە. ئەگەر خولیاکە و ڕاست بێ لە کەوانەیەکە، ئەگەر ئامانجەکەت ڕاست بێ، چکە زۆر جارێ مەکە ئامانج دانین لەبەر ئەوە دایانین کە دایکمان حەزی لەو کۆلێجەیە یان خاڵمان حەزی لەو کۆلێجەیە یان وڵاتەکە وای کردووە کە ئەوەی نەچێتە طب یان نەچێتە هەندەسە ئیتر فاشیلە بەداخەوە. طبعاً ئەمە تێڕای نەژی هەڵەیە، بۆیە وتم ئەگەر خولیاکەتان ڕاست بێ باش بە هەوڵبەن بنووسن. لەبەرەوەی داتە شۆشمان نییە ئەمڕۆ، میشتم داتە شۆمان هەر ناوێ قەیناکە، لەبەرەوە هەوڵبەن بنووسن، اعتیماد مەکەنە سەر ڕیکۆرد. یەکەم شت کاتانە لە پۆلی 12 فێر بن، لە غێری پۆلی 12 تانەوێت لە خوێندنا فێر بن، لە زانکۆ لە پەیمانگا، لە داهاتووە لە ژیاناتانەوێت فێر بن، اعتیمادکەنە سەر نووسین، نەک تەسویر نەک ڕیکۆردی مامۆستا. یعنی تەلەبە خصوصی هەیە یان چۆ بۆ دەورە یان هاتووە لە مەکتەبێکی ناحکومی لە بڕی مامۆستاکانی بەتوانان هاتوون بۆ لایەن شت فێر بسێرەکەی نانووسێ، تێبینی نانووسی، ئاوادانی شێو دیار مامۆستا و ڕیکۆردەکە. ئەم ڕیکۆردە ڕاستە دوایی ئەتوانی گوێی لێ بگریتەوە، بەڵام ئیعتیمادکردنە سەر ڕیکۆرد بە تاقیتەنیا تۆ تەنها یەک هەستەوەر بەکارێنی یان دوان، بینین و بیستن. بەڵام ئەگەر نووسینی لەگەڵ بێ هەستەوەرێکی تر بەکارێناوە، تەمام، و مێشکت تەحلیلی بەکارێناوە، شیکاریکردنی بەکارێناوە، شیکاری قسەکەی مامۆستاکەی ئینجای نووسی. بۆیە بە تاقی تەنیا پژمە بەسە بەچی ڕیکۆرد. ئەوە ڕجاکەم لەمە دا کەچنە مەکتەب، ینی مۆبایلەکە دامێن لای مامۆستاکە تر بڵێ دوایی گوێی لێگرن، نە، وا بزانە لە ساڵی 80کان ئاژین یا لە ساڵی 50کان ئاژی، تەسویر نییە، هیچ شتێک نییە، گوێ بگرە بۆی جوان تێبگەی، چکە ئەو تێگەیشتنە ئەو شەرحەی مامۆستا خوێندنەوەکەت بۆ ئاسانەکە لە ماڵەوە. ئێتۆ مامۆستایەکێک لە ئەرکەکانی مامۆستا چییە؟ لە باتووی تۆ 3 ساعت خەریکی بەندێبی یا 4 ساعت خەریکی بەندێبی، ئەو فکرەکانت باتێ تۆ لە ماڵەوە بە ساعت مراجعەکەیتەوە. خۆی ئەوە ئیشە ڕئیسەکەی مامۆستا. خوێندکاری پۆلی 12 وازانە مامۆستا لەگەڵ ئەوە لە ئیمتیحانە جواب بدات و مامۆستا لەگەڵ توە لە ئیمتیحانە جواب ناداتەوە، تۆ جواب بدەیتەوە. بۆیە جوان گوێ بگرە و جوان مراجعە بکەرەوە، چکە ئەوە ئەساسی ئیشەکەی. باش، وتمان 5 قۆناغی سەرەکیمان هەیە. قۆناغی یەکەمیان ناوی کە خوێندکاری 12 چێتە ئامادەی دەسەکا بە خوێندن، لەیتر لە 15 لە دەینەوە، دوو ناوی هەیە. یەکێک لەو دوو ناوی بەرەکەوی خوێندکاری. یەک ئەتوانین ناوی بنین قۆناغی سەرسوڕمان، یعنی واقی وڕەمێنێ، سەریە سوڕمێ، لەوەی کە منهەجەکە زۆرە، ساڵەکە 9 مانگە، ئەبێ هەمووی تەواوکە بە خێرایی هەمووی بخوێنێ، باشە. یان لەوانەیە قۆناغێکی پڕ قەلەق بێ بۆ ئەو، پڕ دڵە ڕاوچێ بێ بۆ ئەو، کەواتە ئەوەیە سەریە سوڕمێ، یان ئەوەیە تووشی دڵە ڕاوچێ بێ. دڵە ڕاوچێکەش دوو جۆرە، یا ئەوەیە ئەژنۆیشکێ، ئیتر تااقەتی زەعی نییە، ئیتر تااقەتی گوێگرتنیشی نییە، یان ئەوەیە نە ئەژنۆی نشکاوە، بەڵام ئەوە قەلەقە هەر سەعیەکە و لەسەر ناخواردنەکەش سەعیەکە، وانە بەیانی ساعات 5 ساڵە سەعیەکە، ئەچن بۆ سەیران کتێبەکەی بردووە، ئەوە قەلەقە لە ئیمتیحانیشا دەرەجەکانی باش نییە، بۆ لە ترسا جوایی بنادرێت، ئەژنۆی شکاوە بە کوردەکەی خۆمان، کەواتە ئەکرێ بە مەرحەلەیە. باش، لە هەموو قۆناغەکە باسی 3 شتی سەرەکیە، لەبەرەوە ئاگادار بە تەرکیزت دەبێت. لە هەموو قۆناغەکە باسی چیەکەین؟ 3 شتی سەرەکیەکەین. باسی ئەو هەڵاناکەین کە خوێندکار یا قوتابی لەو قۆناغایکە کۆمەڵە هێڵەیە زۆربەی دووبارەیە کاتەوە، هەڵەکان بزانە چییە، وەی تۆ دووبارەی نەکەیتەوە، یان ئەگەر کەوتیتە ناو هەڵەکەەوە بزانە چۆن مامەڵەی لەگەڵاکی. لەگەڵ یا باسی چیەکە لە هەموو قۆناغەکە؟ باسی ئەو قورساییانەکەین، یان پێوتری ئاڵنگاری بە کوردی کێبەرچێ، ئەو کێبەرچیانەی کە ڕوو دەبێتەوە، چۆن من بۆستم بەرامبەری. ئەخیر شت لە هەموو قۆناغەکە باسیەکەین چارەسەرە، چۆن حەلیکەین، چۆن چارەسەریکەین، چۆن ئەم قۆناغە بە ئاسانتر تێبڕێنم. باشە، طبعاً قۆناغی یەکەم کە ئەڵێن قۆناغی سەرسوڕمان یا قەلەقی تقریبا لە 15 دەست پێ کات، چکە تەلەبەی پۆلی 12 لە 15 بە تەلەبەی پۆلی 12 وایە ئەچێ بۆ دەورەیە لە ماڵە سەعیەکە یا مامۆستای تایبەتی هەیە، لەو کاتەوە دەست پێکە. ئیتر ئەم قۆناغە بەردەوامە، هەتا مانگەکانی ئەوڵی دەوامیشە پێوتە قۆناغی چی؟ قەلەقی یان سەرسوڕمان. باش،
یەکێک لەو هەڵانەی یەکەم جا باسی هەڵەکانەکە یەکێک لەو هەڵانەی کە خوێندکار لەم قۆناغا هێتی بریتە لە چی؟ دوو احتیمالەت یان ئەوەیە زۆر بەجددی بۆی دابەزێ و لەگەڵ یاڕوا و مراجعاکە و ئیتری استراحەت ناکە و هەتا جومعە و پێنجشەممەکەش ئەگەر دایک و باوکی بچن بۆ سەفرە ناچێت بەتایبەتی لە هاوینەکەیە کە ڕۆیشتووە یان لە بیدایەتی دەوامە یعنی ئیسراحەت بەخۆی نایە بۆ هەڵەیە تۆ تشبیه نەبێ مۆلیدەیەک کتەیە ئەم مۆلیدەیە 24 ساعەتیشی پێ بکەی باشە و 7 ڕۆژی هەفتەیەشی پێ بکەی و 30 ڕۆژی مانگەکەیشی پێ بکەی و ڕێستی نەبێ بانزین و گازەکەی تێ بکەیت و ڕۆنەکەی بگۆڕی و ڕێستی نەبێ ئیلا تۆزێک نەبێ بەرگەی چە نەگرێ تۆ کەچی مۆلیدەیەکە کڕی پێ دەڵێ ئەڵێ دوای ئەوەندە سەعات ڕێستی بەرێ چکە بێ ئیسراحەت کە باش ئەم جسمەی تۆ و ئەو مێشکەی تۆ پێویستی بە ئیسراحەتە پێویستی بە خەوە پێویستی بە جاجارەوەی بچێتە دەرەوە هەوایەک وەرگێت جەوەیەک وەرگێت پێویستی بە مەشەیە وەکو چۆن پێویستی بە جددیات هەیە لە سەعیە پێویستی بەوەشە ئینسان جددی بێ لەوەی کە ئیسراحەت کە ڕێز وەرگێت بۆ ئەم تەلەبەیە کەی ڕێز وەرناگرێت سەرەکەی زوو ماندووە بێ و تەوەقوعی ئەم تەلەبەیە وایە مانگی یەکەم ئەگەر ئیمتیحانی کرد 20 لە 20 بێنێ طبعا 20 لە 20 نانێ ئەو من لە ئێستا دڵنیاتان ئەکەمەوە زۆربەتان لە مانگی یەکەمان قورسە 20 لە 20 بێنن لە دەرسەکانە لەبەر چەند هۆکاری یەکەم جارتە لە پۆلی دوانزەیت و نظامی پۆلی دوانزە جیاوازە لە نظامی پۆلەکانی تر هۆکاری دووەمیان ئەوەیە مامۆستا پرسیارەکانی تۆزە عەجایب و غەرایبی تێیەکا وەی هەڵتان بوشێ وەی فلترێکە وەی پێ بڵێ کاکە جوانتر سەعیکە ئەبێ دووسێ پرسیاری تیابێ هەمووی گیر بخاوە دەستیەوە ئەبێت تیایبێ نابێت تیای نەبێت تەمام بۆ ئێمە هۆکارێکی ترێتی هۆکارێکی تری ئەوەیە تەلەبەوە ئازانێ ئەوەی کە خوێنیەوە هەمووی بیرە ناوانیە هەندێکی ئەتیادی لە بیرتەچێتەوە بە قۆناغ ئەم لە بیرچوونەوەی چارەسەرە بێ بەوەی کە تۆ مراجعەکەیتەوە امتحانی مانگانەت هەیە کۆرست هەیە امتحانی پێشسەری ساڵمان هەیە اینجا امتحانی وزاریمان هەیە واضح چۆن کەواتە ئەمە هەڵە یەکەم هەڵەی دووەمەوەیە عەکسەکەیەتی ئیهمالە هاتۆ بۆ خول هاتۆ بۆ ئامادەیەکەی ئێرە لێرە خوێنێ باشە و هەموو شتە ڕووکەشیەکانی هەیە مەلزەمەی هەیە دەفتەری هەیە ژووریان بۆ داناوە هەمووی ڕووکەشە بەس ئیهمالی هەیە لەسەر کتێبەکەی و ئاگای لە کتێبەکە نییە ئاگای لەوەیە چۆن بچێ بۆ لای مۆبایلەکەی کاتی خاڵی لای ئەوەی لەگەڵ کەپڵەکەی قسە ئەمە موشکیلەیە ئەم ئیهمالیە بۆی دوایی کە فەشەلی هێنا لە ڕووی نەفسیۆڵە چی ئەڵە جاوەڵا من هەموو شتانەشم کرد بەڵام دەرەجەشم نێنا چوون بەلای مامۆستا فڵان لە قوتابخانێکی لێڤەر داوامم کرد هاوینەکەی خولم بینی بۆ دکتۆر زانا قسەی بۆ کردین باس بەخوا هەمووی فشە بوو هەمووی فشە هەموو شتان هەمووی فشێ جاڵی ڕێوی دەمی ناگا بە ترێڵێ چییە لە ترسە دەمی نەگەشت بە ترێگا لە ترسە ئاگادار بن ئەم فێڵەتان لێیەکە مێشکتان تەسلیمی ئەم فێڵە نابێ ئەمە خەتە ئەمە هەڵەیە دوای چارەسەکانی باسەکە یان ئەوەیە زیادە لە پێویست شتی لە خۆی کۆ کردوت خەلقەکەی زیاگە یعنی مەسەلەن لە فیزیایە مەلزەمەیەکی مامۆسایی هەیە هی مەکتەبەکەیەتی ئەڕوا مامۆساکەی مەزبوطە بەس سێرەکەی مەلزەمی مامۆسایەکی پاری هێناوە مەلزەمەیەکی مامۆسایەکی تری هێناوە هی یەکەمەکەی هەرێمە دەفتەرێکی فڵان کەسی هێناوە بابەجان تۆ من هەموو جارێڵم تۆ ماستەر ناخوێنی لە فیزیایە تۆ دکتۆرا ناخوێنی لە فیزیایە بە کاریۆسیش ناخوێنی تۆ ئەم فیزیایە ئەم کیمیایە ئەم کوردیە ئەم عەرەبیە ئەم دەرسانە هەر هەمووی وەسیلەیەکن بۆ ئەوەی نمرەکە زیاترکەی بۆی بچیتە کۆلێجەکە و چۆ کۆلێجەکە و بە بەرامبەرەکە چێ نمرێ وازەحە تێگەیشتن ئێمە فیزیا ماستەری تیا ناخوێنین تا بڵین با 6 مەلزەمەمان نەبێت سەرت لێ تێگەچ یەک شەرح هی مامۆستاکەی خۆت ئەگەر مەسەلەن خولی هاوینەکە و مامۆستایەک بوو هی مەکتەبەکە و مامۆستایەکە ئێستا ئاسانە حلەکەی چییە ئەم مامۆستایی ئێستا حەزەکە لە مەلزەمەکەی خۆی بخوێنێ قەیچێکە مەلزەمەکەی ئەم مامۆستایە مەکڕم ئەی هێنمە بەردەستی خۆم تێبینیەکانی ئەوەی هاوینە خەمە سەری ئیشەکە وەزام قورس نییە وانە تێبینیەکانی هاوینە خەمە سەری شتەکە لە خۆت قورسمەکە باوەڕ کە هەمووشیان لە یەکەوە نزیکن بەس ئەوەیە شەرحی من جیاوازە لەو یا مامۆستا جیاوازە لە مامۆستا هەر ئەوەیە فەرقەکە ئەوە نییە بڵێ یا هەندێ تەلەبە پێیا بێڵێ چی وەڵام مامۆستا فڵان زیرەک نییە ئیمتیحانە کرد لەکوێ زانی زیرەکە یا زیرەک نییە ئەشێ مامۆستا فڵانی بینی بە لە شەرحێکە تۆزە تووڕە بوو ئەشێ یان تەلەبەیەکی برادەری بیستوێتی مامۆستا فڵان چییە شەرحەکەی خۆشنێ ئێ بابە لای ئەو شەرحەکەی خۆشنێ بەس مەرج نییە لای تۆ ژوابێ کەواتە ئەمە کۆمەڵی هەڵەن کە هەیە کۆمەڵێک قورسایی ئاڵنگاری کە تووشمانە بێت چین یەکەمیان بریتە لەوەی کە خۆ گونجاندن لەگەڵ ئەم قۆناغە نوێیە ئەبێ خۆتی لەگەڵا گونجێنی بۆ ئەکرێت لە پۆلی 10 و 11 هەموو ڕۆژێ پێویستی نەکرد بە 6 ساعات سعی بڵام ئێستاوانی
ئێستا سەعات 1 و 2 تەواو بێڕۆیتەوە ماڵەوە نزیکی دوونی و ئیسلاحەتێک دەکەیتەوە بێ دەستکەیتەوە بە مراجعە نانی ئێوارە ئیسلاحەتێکی سەعاتێکیتەوە بێ دەستکەیتەوە بە مراجعە بۆ نظامەکە جیاوازە نەک لەبەر ئەوی پۆلی 12 زۆر قورسە نا منهەجەکە ئەبێت تەواوکەی ئەو دەبەشەی بۆیاندانەوە بێت تەواوی کەیتەوە لەو دەبەشای امتحانەکەی واضح حەجۆن لەبەرەوە و بێ پرسیاری زۆری لەسەر حەکەی و بێ ڕاهێنان زۆر بە خۆتکەی بۆیە قورسە جاری وایە لە سەرەتا تەلەبە بتوانێت خۆی بگونجێنێ یەکێکی تر لەو ئاڵنگاریانەیە لە کێبرچەکانی کە هەمانە ئەوەیە کە ئەو قەلەقی نازانێت چۆن چارەسەرکا جاری وایە ئەو قەلەقی وای لێیە طبعا بەگوێ برادەرەکانیەکە مەسەلەن برادریشی ئەڵێ مامۆستا فڵان باش نییە برادریشی ئەڵێ وەڵا با بچین بۆ ئەو مەکتەبە برادریشی ئەڵێ وەڵا با ئەو مەلزەمەیە بکڕین ئەمەش خۆی قەلەقی زیادە لەم لاشەوە لەوانەیە بایکۆت و مایکۆت بێتە پێشەوە ئەمە دەسەڵاتی کەس نییە ئەمەش خۆی قەلەقی زیادە ئەگەر حکومی بێ لەو لاشەوە مەسەلەن کۆمەڵێکە بینی ئەم ساڵ دەرەجەی هێنا و بەڵام مەسەلەن 96 هێنا و ئەو کولیانی کە پارش 96 وەرێگرم ساوەری ناگرێت ئەوەش خۆی قەلەقیشترە بەدەر لە قەلەقێکی خۆی کەواتە ئەمە چییە؟ ئەمە ئەو قورسایانن ئەو ئاڵنگاریان کێتە بەردەم تەلەبە ئەی چارەسەرەکان چین بۆ ئەوەی متوانین لەگەڵ ئەمەیان ڕابین کاک یەکەمین شت لە چارەسەرە یەکەمین ڕێگا لە چارەسەرە ئەوەیە لە وەزعەکە تێبگەی ئەو من پێتەڵێم قۆناغی بیدایەتی پۆلی 12 ئەم کێشانەی تایە یەکەم شت لی تێبگەم دووهەم نمونەیەکتە دەمێ تۆ یەکەم جارتە لەواچە زۆربەتان یەکەم جارتان بێ بەم جدیاتی پۆلی 12 سعی بکەن وایە؟ وایەوە نییە ناشێ هەموو ساڵی ئاوە بەم جدیاتە سعی بکرێت تەسەوڕم وانە زۆربەی یەکەم جارێتی ئەکرێت لە سەعات دەیوانە بێ بەس لە سەعاتنەوەکەی قورسایەکەی داناوە بۆ پۆلی 12 فێری سەعی زۆر نەبووە سەعاتی زۆر نەبووە باش کەواتە تۆ یەکەم ساڵتە تەجروبەی سەعی زۆری هەیە من نمونەکە وایەن وەڵام کاکە تۆ حسابکە تیجارەتەکەین برادێک 12 ساڵە تیجارەتەکە لە ناو بازاڕە قماشە فرۆش مارکێتی هەیە تۆش یەکەم ساڵتە لە ناو بازاڕێ ناکرێ بڵێ منە بێ یەکەم ساڵ لەو زیاتر پیاکەم بە ڕێگەی شەرعی قورسە وایەوە نییە یا بڵێ بێ خیبرەمەکۆ بێ قورسە ئەم قسەیە غەڵەت لی تێ نەگەی بڵێم بە 2 ساڵە نە ئاساییە لە مانجی یەکەما من دەرەجەکەم لە 20ەکە 15 بێ 7 بێ 18 بێ تەبیعیە واضح یعنی هەمومان چاوەڕێی 20 لە 20کەین ئاچە هەڵە بێ هەوڵی 20 لە 20 دەدەین بەس تووشی شۆک مەبە ئەگەر دەرسێ دوانت دەرەجەکەی باش نەبوو مانای یەکسەر ئەو بیرکردنەوە هەڵەی مێشکرد ڕێگە پێمەیە کاڵێ بەخوایتە تۆ ئەم ساڵە بکەی بە 2 ساڵە نا ساڵی یەکەمە و مانجی یەکەمە و ئەزمونت کەمە سەبرەگری کەواتە خۆگونجاندن بۆ شێوازە بێگەر مانجی یەکەمیش کەم بوو ئەگەڕێین بە دوای هۆکارە سەبەبی دەرەجەکەمەکەم چییە؟ لە مامۆستا جوان تێنەگەیشتم چەند تەلەبە خۆزگە واتان کردا دوای هەموو ئیمتیحانی مراجعەیش خۆ کەڕۆڵێ غەڵەتی من چی بوو لەم ئیمتیحانەوە دەرەجەکەم ئەمە نەبوو سریع جوابم مایەوە شەوەکەی نەخەوتە بووم پەلەم کرد لە جوابانەوە پرسیارەکانم سڕیەوە شەرحەکە تێنەگەیشتە بووم هۆکارەکە بێ بدۆزیتەوە جارێکی ترەوە هەڵێ دووبارە نەکەیت واضح چۆن کەواتە ئەمە چارەسەر یەکەم چارەسەری دووەم تۆ پلانێکی ڕۆژانەت هەبێ جەدۆلێکی ڕۆژانەت هەبێ یاڵە بەنسبەت جەدۆلەوە لای خۆتان بینوسن هەموو ڕۆژە بەیانیانە ئێرەوانی مامۆستا تەمام سەعات 2 تەواو بن ئەن یەکەی تۆ ماڵ و لەوانێ 3 بێ وانە کەواتە پۆلی 12کان پۆلی 12کان ئەگەر 11شی تیا عینەشێت هەر کاتێک گەڕایتەوە لای خۆ بنووسە 1 سەعات ڕێست 1 سەعات ڕێست کافیە یعنی ئەگەر خەوت هاو بخەوە ئینجا نام بخۆ بۆ چکە تۆ ئەگەر نانت خوارد ئەبێ مێشکت بەشێکی مەشغەڵەتەکەی بڕوا بۆ چۆ بۆی ئازناردن بۆ دڵ و بۆ بۆرەکانی خوێن و بۆ مەعیدە و خەریشی هەزم بێ ئیشی خۆیت کەواتە تۆ بەشێک لە ئیسراحەتی مێشکت لابرد مەشغوڵە کردەوە نە بخەوە 20 دقە خەوی ڕۆژ ئەوەندەیە ها 20 دقە 40 دقەیە 4 ساعت نییە 20 دقە 40 ساعەیە کاڵی قەیلولە یعنی 20 علمیەن 20 بۆ 40 دقەیە تەمام چاو گەرمەکەی تۆ هەڵەسیتەوە اینجا ئەوی تری و 20 دقە نیو ساعتی ماوە نانێگە خۆی نوێژەکەتەکەی دەست پێیەکی دەستەکەی بەچی لە ساعات 3 مەسەلەن تۆ ڕێسەکە و تەواوە لە 3 تا بانگی ئێوارە مەسەلەن 6 و نیو ئێستا 6 و 40 دقەوانێ ماوە کتێبێ بە 6 لە 3 تا بانگی ئێوارە دەستەکەی بە مراجعەی ئەو دەرسانەی ئەم ڕخێنوت ئیتر 3 دەرس فریاکەوی 4 دەرس فریاکەوی 5 فریاکەوی مراجعەیەکەیت یعنی چی مراجعە یعنی پرسیارەکان حلەکەمون یعنی شەرحەکە ئەخوێنمەوە جارێکی تر و تەواو واضحە ئەگەر تێبینێکشمێ ئەینووسم تێبینێکشم نووسی و ئەیخوێنمەوە بە پێوترێ مراجعە واضحە چۆن لەوانێت تۆ فرای 3 دەرسکەوی بەڵام خۆ ئەم 3 بۆ 6 هەمووی سعی نییە نە
ئەکرێ نظامی پۆمۆدۆرۆ بەکاربێن لەوانەیە هەندێکتان بزان چییە 25 دقە سعی بکەی 5 دقە پشو وەرگری یان 45 دقە سعی بکەی 5 دقە بۆ 10 دقە پشو وەرگری پشوەکە لە ژوورەکەی خۆت هەڵمەستە بچۆ دەرەوە مۆبایلەکە و بگریت نە ئەوە کاتم ئەو پشوانە لە ژوورەکەی خۆ پەرداخی ئاو شەربەتێک مثلەن تۆزە قورئانە خوێنی حەزب ذکرێکەکەی گوێ لە موسیقایەکی عادی ئەگری 5 دقە دەست پێ یەکەیتەوە ئەی کەی بچمە دەرەوەی ئیسراحەتی تەواوی بکەم بانگی ئێوارە و سەعاتەی ئێوارە چی ئیسراحەتەکاکی وازحە چۆ چوونە دەرەوە هاتنەوە زۆری پێچ ئیتر قسە ئەو با لەگەڵ دایکدا ئیتر سبحان الله تەلەبەی شەش لە شەشا لە 12 دڵی بۆ دایکیە سووتێ دایکم گوناحە ئیشەکە ئەی باوکی داماوم کاس ئیتر ئەم عەتفانەی ئەکرێتەوە نازانم بەس کاتێتە جامی عەتفەکەی نامێنێ عەتفەکەی چێ بەلای کەپڵەکەی جەماعەت ئاگاتان لە خۆتان بێ کەپڵایەتی نەکەنەوە لێسۆ بتاڵن کەپڵایەتی لا يجوز إطلاقا باش کەواتە مەحەلێکی تر کە جەدوەلێکی ڕێک دەبێت ئێسۆتمان 3 بۆ 6 یا 3 بۆ 6 و نیو سعی بانگی ئێوارە ساعاتێکی تر پشوەرەگرم نانەخۆم تۆزە لەگەڵ عایلەکەم دانیشم دوو قساکەم ئەمە بوو بە حەوت یا بوو بە حەوتونی لە حەوتونی تا 11 ئەو پەڕی تا 11 سعیەکی ئیتر تەلەبەیەک حەزەکات دەبخوێ با دەبخوێ لە حەو بۆ 11 بە هەمان نظام سعیەکەین ئەگەر مراجعە مابوو مراجعەکەینەوە ئەگەر نەمابوو واجبی بەیانی سعیەکەین واضحە ئەمە بەنسبەت ڕێخستنی ئەوەی کەوتمان هەدەفێشیە بێ خاڵێکی تر لە چارەسەرەکانی ئەم قۆناغا ئەوەیە تۆ جاری وای هەندێشت لە دەستە دەرەچێت بنمونە مۆزوعێکت بەسەراکەوتووە ئەچی بۆ لای مامۆساڵی مامۆسا بۆ شەرەکەرەوە مەجاڵی نەبوو بە برادەرێک تەڕی بۆ شەرەکات مەجاڵی نەبوو لە یوتیوب ئەکرێ شەرحەکەی بەدەستبێنی ئەو شتانەی بەسەرتان ئاکەوێ پێنجشەممان و جومعان یا جومعان و شەممان کاتێک دیاری بکەن بۆ مراجعەکردنەوەی ئەو شتانەی کە بەسەرتان ئاکەوتووە یان جوان لی تێنەگەیشتون یان تێگەیشتنەکەتان پێویستی بە مراجعەیەک ترێ واضحە پێنجشەمە و جومعە کەواتە لە مۆزوعی مەرحەلە یەکەم و لە مۆزوعی جەدول باش ئەچینە سەر قۆناغی دووەم قۆناغی دووەم ئیتر کە مەکتەب دەستی پێکرد لەگەڵ قۆناغی یەکەمە بەیەکەوە قۆناغی دووەم چییە بتێ مەرحەلەی ناو گێژەڵۆکە یعنی خوێندکار تووشی گێژەڵۆکەیەکە بێ یعنی چی گێژەڵۆکە یعنی سعی مەکتەب ئیمتیحانی ڕۆژانە دوای تۆزە ئیمتیحانی مانگە مانگی یەک باشە ئەمە گێژەڵۆکەیە کە تۆزە هیلاکێکە یەکێک لەو مواسەفاتانەی یەکێک لەو مواسەفاتانەی لەم مەرحەلەیە هەیەتی ئیمتیحان زۆرە واجباتی ڕۆژانە زۆرە شتی بەسەراکەوێ تەلەبەکە تەبیعیە شت بەسەراکەوتن بەشێکی ئاساییە بەسەرتا بکێ هەموو مەنەجەکە نا لە سایە 20 مەنەجەکە لە سایە 15 مەنەجەکە و جاریوایە بەسەراکەوتووە تەبیعیە ئەوە وتم چی وتم پێنجشەمە و جومعە دانین بۆ شتانە بەدەر لە ئیسراحەت دانین بۆ ئەو شتانە باش یەکێک لەو هەڵانەی خوێندکار لەم قۆناغەیەکە هەڵەیەکی گەورەی تووشە بێ بریتیە لە چی ئیش دواخستن ئەمڕۆ نابیانی کاتێک زانی هەفتەیەک بەسەریان ڕۆیشتووە و یەک نیامان دەکەوتووە بە نمونە بینینەوە ئەگەر تۆ ڕۆژی 6 دەرس بخوێنی گریمان هەر دەرسەی 4 لاپەڕشی لێ بخوێنی باشە 4 6 24 وایە هەفتەی 5 ڕۆژ لە دەوامی چەندەکە 5 24 120 وایە کەواتە تۆ 120 لاپەڕۆ بەسەراکەوتووە یان 100 لاپەڕۆ بەسەراکەوتووە کەواتە کە ئەڵەی تەئجیل یەکەم ئەگەدار بە یەکسەر بزانە لە هەفتەیەکە 100 لاپەڕۆ بەسەراکەوتووە یەکسەر یان 80 لاپەڕۆ بەسەراکەوتووە حل دوای باسێکن کەواتە یەکێک لەو هەڵانەی خوێندکارێتی لەم قۆناغەیە لە چی تەئجیل یان ئەڵێ فڵان دەرس بۆ دەوری دووەم یعنی مانگێکە دەوامی کردووە ئەڵێ فڵان دەرس بۆ دەوری دووەم ئەمە بۆ خەتەرە خەتەرەکەی لەوایە ئیتر تۆ لە بژوورەوە گوێ لەو مامۆستایە ناگری بە هیچ شێوازە گوێ لێ ناگری میوانتان هاتووە و توتە برا گیان فڵان کەس هاو بەخوای زەعازە یا خۆ دەشاریتەوە یا دانیشی بە دیاریەوە بە حساب بۆ قسەکانی ناکە یعنی ئەڵێ بەڵێ بەس ئاگاو لێی نییە وایە وەنێ ڕێکوای لێ دێ کە تۆ ئەڵەی فڵان دەرس بۆ دەوری دووەم باوشی من ئیتر لەو پۆلایە گوێ لە مامۆستا ناگری ئاگاو لە مامۆستا نابێنێ مامۆستا شەرحیشی کردووە بۆ لە مێشکتا ئەڵێ چی ئەڵێ لە دەوری دووهەم ئەچینە خول یا مامۆستایەکی تایبەتەگری کەواتە قووەتەکەی هەڵاوەتە چۆ دەوری دووەمیش مانگێکی بینە لە بینی دەوری یەکەم و دەوری دووەم ئفریان ناکەی بۆ فریان ناکەی لەبەرەوەی هیچ گوێت نەگرتۆ ڕۆژانە هیچ تێ نەگەیشت لەبەرەوە کواوی یەکەم جارت بێ ئەو دەرسە ببینیتەوە لەبەرەوە ئەمە یەکێکە لە ئەو مشکلە هەڵانی تێکین هەڵەیەکی تر ئەوەیە کە عکسەکەیمان هەیە تەلەبەیەکمان هەیە ئەمەنە خۆی ماندوو کردووە مەعیدەیەشێ ئەرشێتەوە سکیەچێ زەعیف بووە شێشی دابەزیوە قەلەق بووە سەریێشێ باشە ئەنواع ئەشکال نەخۆشی جسمی بۆ دروست بووە 10 کیلۆ لە کێشی دابەزیوە
یان بۆ بە وەسوەسە لێ یان بۆ بە قەلەقی لێ یان بۆ بە کەعبە لێ بۆ ڕۆژانەی کردووە لە پێنجەکە چواری هێناوە کەعبێ چۆن هەموو سعیاکەم چۆن منە بێ چوار بێنم ئەوەڵ شت پێم وتی وتم یەکەم ساڵی تیجارەتەکەتە یەکەم ساڵتە بەم شێوازە سعیەکەی ئاساییە لە مانگەکانی یەکەمە دەرەجەکانمان دەلەدە نەبێ بیست لە بیست نەبێ بە تایبەتی وی ڕانەهاتۆ تا ئێستا ئەوەی کە خۆی ڕانەهێناوە بە سعیکردن و بۆ ئێمە دایمە هاوارمان ئەگەر پۆلی یانزەی لێ ئەڵێ ما بە لە دەو یانزە فێری سعی بە بزانە سعی چۆن نەکرێ تۆزە زیاتر سعی بکە تەکنیکەکانی بەکاربێنە بۆ ئەوەی کاگەیتە دوانزە ڕاهاتبێتی قورسایی لەسەر نەبێ باش هەڵەیەکی تر لە هەڵەکان چییە تەرکیزی خراپە بێ بۆ خەوی کەمە بێتەوە ئەو تەلەمانە عادەتەن چیەکەن بۆی فریاکەوێ خەو کەمەگاتەوە مەسەلەن ڕۆژی 4 ساعات دەخوێت 5 ساعات دەخوێت ئاگادار بە هەر کەمکردنەوەی خەو کۆمەڵێک زەرەر بە دوای خۆیانێ یەکێک لەو زەررانە کەمبوونەوەی تەرکیز کەمی زۆرێک لە خەڵکی تەرکیزی باش نییە ئەم ڕۆژانەی ئێستا بۆ ئەگە بگەڕێنەوە بۆ یەکێک لە سەبەبەکان کەم خەوی درەنگخەویە ئێمە دوو جۆر لە ئاستی خەومانەیە خەویان پێوترێ خەوی قوڵ خەویان پێوترێ خەوی کەم قوڵ ئەین کە تۆ خەوی بە بازنەیەکی خەواتێ بڕی ئەو بازنە خەوە بەشێکی خەوی قوڵە بەشێکی خەوی بە خەبەراتنەوەیە چۆن کە یەکێکە خەوێ دوای سەعاتێ بانێکی پیاکێشی جواب نایەتەوە ئەڵێ وازی لێ بێنە خەوەکەی چییە خەوەکەی قوڵە فعلا خەوەکەی قوڵە بەس لە بەرەبەیانە ساعت 5 6 7 ئەگە ساعت 12 خەوت بێ 11 خەوت بێ دوو دانەی پیاکێشی لەوانەیە هەستە لە خەو ئەو خەوەکەی لیا قوڵێکی نەماوە خەوی قوڵتیایە تەرکیز بەهێزە بێ ئەو زانیاریانەی ڕۆژانە وەرەگرتووە جارێکی تر معلوماتەکان ڕێگە خرێتەوە لە مێشکتە حتا هەر خانەیەکی لەشت مرد بێت لە خەوی قوڵە چاگەکرێتەوە بریناریەکی دەبێت ڕاستەکرێتەوە هەڵەیەک ڕوویدا بێت چاچێکە وازەحە ئەم خەوی قوڵە لە کەیا هەیە لە دوای نوێژی عیشا دەست پێکا بە دەرەجەی یەکەم دوای نوێژی عیشا دەست پێکا تا سعات 10 شەو تقریبا باشترین خەوی قوڵ لە دوای نوێژی عیشا بۆ 10 بۆ 11 شەو دوای ئەوە لە 11 شەو بۆ 1 شەو لە دوای 1 شەو خەوی قوڵ کەمە بێتەوە یعنی ئەگەر خەوی قوڵ ئێمە سووری خەومانەیە سووری خەوێک کە ئینسانە خەوێت لە شەو تا بەیانی 4 سووری خەو 5 سووری خەوی عادەتەن 4 یعنی چی 4 سووری خەو هەموو سوورێکی خەو 2 ساعات لەم 2 ساعاتە ساعات و نیوێشی خەوی قوڵە نیو ساعتی خەمی چییە کەم قوڵە ئەوەی کە خەبەر دەبێت ساعت و نیوێک بە نیو ساعت هەتا بەرەبەیان بەرەو بەرەبەیان بڕۆین خەوی قوڵ ساعتەکانی کەم بێتەوە بە ساعتێک ئێمە بە ساعتێک و 10 دقیقە ئێمە بە 50 دقیقە ئێمەش خەوی قوڵمان پێویست لە دوای نوێژی عیشا تا 10 خەوی قوڵ زۆر بە دەرەجەیەکە دوای ئەو لە 10 و 11 تا 1 و نیو لە 1 و نیو بۆ نوێژی بەیانی خەوی قوڵ کەم بێت کەواتە لە ئێستەوە خۆت ڕابێنەرەوە لەسەر نظامی خەوتنی پێش 12 شەو ئەوە بۆ یەکێک لە هۆکارەکانی تەرکیزکەم بێتەوە چی وتمان تێکچوونی خەو هۆکارێکی تری کەمبوونەوەی تەرکیز کە تەلەبە کێشەی دایمەن تەرکیزی ئەڵە خەیاڵم زۆرە ڕوا ئەوەیە 3 ساعات لەسەر کتێبەکەی وەساوە بێ ڕێست نابێ وتمان زوو ڕێ زۆر گرە چکە تەرکیزی گەنجان طبیعیە یعنی دوای 25 دقیقە ئینسان 30 دقیقە حەزەکەی ساعتێک وەرگرێت طبیعیە لەبەر ئەوە یەکێکی ترە لە هۆکارەکە باش بابزانین کێبەرشیەکانی ئەم قۆناغە چییە ئێمە یەکسەم هەڵەکانیمان باس کرد لە قۆناغی دووەمین هەڵەکانیمان باس کرد کێبەرشیەکان قورسایەکان چییە یەکێک لە قورسایەکانەوەیە کادڕێک خەم یەکشەمە مامۆستا دەدی ئیمتیحانە سعی ڕۆژانەشی بەسەرا کەوتووە تۆزشتیشی بەسەرا کەوتووە جا هەشتانە مامۆستای دوان سیان 4 خصوصی هەیە یا هەتانە 7 مامۆستای خصوصی هەیە وایەوە نییە ئەوە هەر مدیر ماوە لەگەڵ یا بێتەوە هەموو مامۆستاکانی لەگەڵایە بفریانە جەدۆلەکەی بۆ ڕێک ناخرێ باشە بۆ یەکێک لە قورسایەکان بریتێ لە تێکچوونی جەدۆل ئێستا حلەکەی باسەکەین یەکێکی تر لەو قورسانەی کە توش دەبێ ئەوەیە کە دائیمەن سارکردنەوە هەیە هەر لە قۆناغی یەکەم تا قۆناغی پێنجەم توشی سارکردنەوە یعنی مەسەلەن دراوسەیەکتان دێڵی خوێندنی چی بەیچەوە نەماوە بە شکل عامەکەی ئەگەر سێنیکەی بەڵێ خوێندنیان ئاستەکەی نزم کردوتەوانێ بەهاکانیان لێکەم کردوتەوانێ بە شکل عامەکەی ئەوەی کەی بینین باشە بەڵام من یەک پرسیار لێواکەم ئێوە ناخوێنن ئەی چیەکەن غەیری خوێندن چیترتان لە بارا هەیە پرسیارەکەم تەواوە یعنی چیترتان پێ ئەکرێ کوڕەکان وەڵی زۆر بەتان کرێکاریتان پێ ناکرێ وانە کوڕی ئێستا کوڕی چییە بەڵام کوڕی نەستەلە ئەوسا کچی نەستەلە بوو یعنی بە ناسک و نازداری بەهۆزە کوڕەکانیشمان لێیان ئەی کچەکان ئێوە ئیشتان پێ ئەکرێ حەقیقەتەن یعنی بە هەموو خراپەکانی ئەم نظامەی کە ئێستا هەیە لە فەروەردە و فێرکردنا
بەوەی کە هەمومان گلەیمان لێ هەیە ئەی ناخوێنی پرسیارەکەوەی خەریکی چێبی کەواتە من دایماڵێم پۆلی 12 سەیتەڕەیەکە ئەبێ تێیپەڕێنە و مادەم ئەبێ تێیپەڕێنی هەموو توانای خۆتی لەگەڵا سەرف کرد ئەڕۆی بۆ کولیە کێشەی ئێمە نییە حەزی خۆت نەوە بێنە و بچە بۆ هونەر کەیف خۆت حەزت لە 80 بێنە حەزت لە 74 بەس بیهێنە ئەو شتەی تۆتەوێ بیهێنە هەوڵ بە بیهێنە وازەحە چۆن کەواتەوەی شترە لە قورسایەکی تر بریتە لەوەی چۆن تەرکیزمان بپارێزین ئەوەش قورسایەکی ئێستا دەینە سەر چارەسەر ئەم قۆناغا بۆ ئەوەی چارەسەرەکان بتوانین بکەین یەکەمیان ڕێخستنی خەو کەواتە ئێستا تێگەشین خەو پێش 12 شەو باش چەند ساعت بخەوین عادەتەن لە تەمەنیوەڵی 6 بۆ 9 یان 6 بۆ 8 ساعت بەسەر یەکەوە بخەوێت یعنی ئەگەر یەکێک 11 خەو 6 بەیانی هەستێ و 7 ساعت خەوتووە زۆر باش وازەحە باش ئەمە خاڵی یەکەم ڕێخستنی خەو بە ڕۆژی شاوتومانە 20 دقە بۆ 40 دقە خەوە زیاترمان نییە خاڵێکی تر لە ڕێخستنی بابەتی تەرکیز چۆن تەرکیزم زیاد بکەم کۆمەڵێک خۆراکێ ئەکرێ ئیسفادەی لێ بکەی بۆ تەرکیز ئەکرێ کۆمەڵێک خۆراکیشی ئەکرێ لێ دوورکەیتەوە بۆی تەرکیزە باشتر بێت بە گشتی بە شێوازێکی گشتی ئەو خواردن و خواردنەوانەی لە قوتونراون ئیزافاتی بۆ دروست کراوە یعنی شەکری زیادەی تێکراوە بۆ تەرکیز باش نییە وەکو چی خواردنەوە گازیەکان شەربەتەکان تۆز بێ یا گیراوەکان بێ بەعام قساکەین باشە لەگەڵ خواردنە لە قوتونراوەکان یانەوەی لە کیسەکانە بەعام بۆ چونکە کۆمەڵێک مەوادی بۆ زیاکرێ بۆ تەرکیز باش نییە ئەمە بەشکڵێکی عام مثلەن هەندێک میوە و خۆراکێکرێ ئیسفادەی لێ بکەن بۆ نمونە بادەم لەگەڵ گوێز ئەمانە مەگنیسیۆمیان تێیە مەگنیسیۆم بۆ فرمانی دەمارەکانی دەماغ باشە بەڵام هاکاتشە بۆ تەرکیز باش مثلەن توی وشک عینەشت هەنجیری وشک ئەمانەش بڕێکی باشتر لە مەگنیسیۆمیان تێیە زۆتریان تێیە هەروە بێتەوە هەنار لە وەرزی خۆیان طبعا هێلکە لەگەڵ ماسی هێلکە و ماسی بە تایبەتی ماسی چۆری چی تایە ئۆمیگای تایە ئۆمیگا مجموعه ئۆمیگامانێ EPA ئەوانە ئەمانە بۆ فرمانی دەمارەخانەکان باش یعنی ئەمە مانایەوە نییە سەکە چوویتەوە بۆ ماڵەوە لیستێبەی بە باوکتو بڵێ هەموو ڕۆژێ ماسی ئەڵێن ئەمانە باشن ئەشە تۆ ئیسفادەی لێ نەگەی تەمام یعنی لە بینی سەعەکان تا تۆزە بایەمێ گوێزێک طبعا چای سەوز باشە قاوە لە ڕۆژا بەس بۆ لە دوای نوێژی عیشاوە قاوە مەخۆنەوە چکە عادەتەن هەندێک کەس بڕی کافاین تایە بە ئاگات هێنێتەوە لەوانەیە خەوەکە و دواب بەس قاوا کرێ لە ڕۆژاوی خۆی حەزت لە قاوە نییە مەی خۆ بە زۆر نییە یعنی ئێمە ئەڵێن ئەم خۆراکانە خراپ نین باش چاوەکەم ئۆکێ ئەمە چارەسەری یەکەم چارەسەری دووەم بریتە لە بە گرنگیدانان لە پێشینەی شتەکان دابنێ یعنی چۆن لە پێشینەی شتەکان دابنێ بەیانی امتحانمە حەفلەیەک هەیە باشە و مراجعەیەکی دەرسی فڵان هەیە نەم کردوتەوە و سەعی ڕۆژانەشم هەیە ئەولەویاتەکان چۆن ڕیز دەکرێ تۆپانێشی تایە یا سەری تۆپانێ دەکەم باش ئەولەویاتەکان تۆپانەیە یەکەمەوە نییە حەفلەکە دووەمە بۆ نسەر کچان و حەفلەکە یەکەمە نا امتحان و سەعی ڕۆژانەکە ئەولەویاتە ئێمە وتمان چی سەعی ڕۆژانە گرنگە کەواتە تۆ ئەولەویاتەکە خێرا ڕێخ سەریکە ئەو عەزێتەی ئێستا لەگەڵ خۆت یای کێشی تۆ بە عەزێت و تەعزیب ێزانی هەتا ماوی سپاسی خۆی لەسەرەکەی و سپاسی خۆتی لەگەڵاکی هەتا ماوی ئەقەل شت ئەڵێ من لە 12 خۆم مرتاح کرد هەوڵم ما تێکۆشام بەس کە نایکەی لە هەر مەجلیسێکە باسی پۆلی 12 بکەن تۆ کابلێتەیە چونکە هەز بە شعور بەنزەمبی خۆتەکەی دانیشی پیانانێ نەکاک هەوڵی خۆت ئەوەی پێت ئەکرێ بیدە ئاگادار بە برادێکت حەزی لە چواری بەیانی ئەوەی پێ ئەکرێ ئەسحەکات چواری بەیانی هەستێ لە خەو بەڵام بابە تۆ حەزە لە خەوە سەعات 7 هەستە بە سەعیب کرد بیڵەمەوە نایبەستینەوە بۆی کە ئەوەی چواری بەیانی هەستاوە بەڵێت بەیانیان زوو تەرکیز باشترە نازام چی بەڵام تۆ ناتوانانی چواری بەیانی هەست عیبە نییە لۆمەی خۆت مەکە ڕقت لە خۆت نەبێتەوە خۆ بە ئەوە مەزانە تۆ فاشلی نە ئەو چواری بەیانی هەڵەسێ بەس بە ڕۆژە سەعاتێک کاکە تۆ 7 هەستە بەس سەعیەکانە بە مەزبوطی بکە تەمام کەواتە ئەم قسانەی منیش هەمووی بەسەر یەکێکا تەطبیق نابێ تۆ بەشی خۆت باشەکەی لێ وەرگرە ئەوی تری بە تۆ ناکرێ وازی لێ بنە بەس عەکسەکەی مەکە عەکسەکەی خەتەرە کەواتە ڕێخستنی جەدوەلەکە جارێکی تر قانونێکتان فێرکردن ناوی قانونی قەرەبووە قانونی قەرەبوو یعنی چی یعنی تۆ سەعی ڕۆژانە بەسەراکەوێ وتمان باشە بۆ نمونە ئیمتیحانی مانگانەیە
دەڕۆژ لە ئیمتیحانای فریای ئەوە نەکەوتوی هەموو دەرسەکان بە باشی مراجعە بکەیتەوە ڕۆژانە. مثلا 50 لاپەڕت بەسەرا کەوتووە لە دوای ئیمتیحانی مانگانە قانونی قەرەوی بەکارنێ. قانونی قەرەبوو یعنی چی؟ ئەڵێن لە سەعی ڕۆژانەکەت ڕۆژانە سەعاتێک بۆ 2 سەعات ساعاتێک بۆ 2 سەعات جیاکەرەوە. یعنی مثلا من ئەمڕۆ 7 سەعات سعیەکەم مەجالی حوتم هەیە بە 5 سەعاتیان واجبی ڕۆژانەی ئەمڕۆ بەیانی تاوەک 2 سەعاتەکەی کەماومە ئەیدەم بە کیمیا کە بەسەرمەوەیە یان بە عەرەبی بەسەرمەوەیە. ئەجا لەم 2 سەعاتە لەوانەیە بتوانم 6 لاپەڕی لێ بکەم، لەوانەیە بتوانم 2 کەرت بکەم، لەوانەیە بتوانم کەرتێ بکەم. ئەو ئەمڕۆ بەیانی مەجای سەعاتە ینی 6 سەعات سعیەکەم و 1 سەعات زیایم هەیە. ئەو سەعاتە زیایە ئێمە بە کیمیاکە تەواوەکەم. واضحە چۆن؟ یعنی ئەگەر ئەمڕۆ کیمیام خوێن کیمیا هەر مراجعەکەمەوە بەڵام قەرەبووی کیمیاشم لەسەرە لەبیرم نەچێت، یعنی قەرزێکیشم لەسەر ئەیدەم. تێگەیشتن؟ ئەو پێوترێ قەرەبوو، یعنی تۆ لەبەرەوە لەگەڵ سەعی ڕۆژانەکە قەرەبووەکەش دەکەیتەوە. باش. ئۆکی. خاڵێکی تر بریتێ لەوەی کە ئاوسەنگی ڕاگرتن لە بینی خۆشی. ئێمە ناڵین لە پۆلی 12 ئیتر قسەرت کە چەڵکە و لە ماڵەوە بۆ خۆ و مەشەوە مێرە دەرەوە بە هەتا و لێونێ نا. هەموو پێنجشەمە و جومعەیە 2-3 سەعات بڕۆ دەرەوە پیاسە بکە. وەرە تاقە بڕۆ دەرەوە مشکلەمان نییە. چۆ بۆ باخ. بەمەرجێ ئیشی ئەو هەفتەیە و تەواو کردوێ. مەرجەکە باشە؟ سعی ئەو هەفتەیە و تەواو کردوێ. گەردن دازایە بڕۆ دەرەوە هیچ کێشە نییە. ماڵی باوکت جمعە چنە دەرەوە دوای نێوڕۆ بڕۆ لەگەڵیان، بەڵام تۆ پێشەوە ئەو هەفتەیە نەجات بە. بە ئیستراحەت بڕۆ، نەک لەوێ کتێبێکت لەگەڵ خۆت بردو و 50 جار بە دایک تەڵی با بڕۆینەوە و دایکیشە میوانی هەیە و یعنی لای نەفسی خۆشت وێرانەکەیت و بە کتێبەوە مەچۆ بۆ سەیران عەزیزەکەم. هەروەکو چۆن ئینسان نابێ بە قات و ڕیباتەوە بچێ بۆ سەیران، پێویست ناکە بە کتێبی شۆ مەچۆ بۆ سەیران. تۆ چی جە وەرگری، مەلزەمەکە مەبە. کاتی ڕێستن. ئێستا من دکتۆری نەفسیم. پێم خۆش نییە کە ڕۆمە دەرەوە لەگەڵ برادەرەکانم پسای نەفسیم لێ بکە. نەزانم بۆ حەزەکەم وەکو بە شەرێکی ئاسایی بژیم. نەمبیتەوە بەناو نەخۆشی. بەم ڕۆژگارە نەخۆشە بینم. 6 سەعات 8 سەعات لە عیادە و خەسخانە تۆ نەخۆشە بینی. لە ناو جەوی نەخۆشایی. حاتمە دەروی ئیستراحەتێ بکەم بۆ پسرم لێیەکەی، پسرم لێ مەکە. تۆش وا بە. حادت دەرەوە لە جۆگە ئەتەوێ ڕێز وەرگری. واز لە کتێبەکە بێن. هەر کەسێکیش باسی پۆلی 12 کرد بیگۆڕە مۆزە. فێر بن لە ژیانتانە جیاکاری بکەن لە بینی ڕێست لە بینی جدیات. جدیات ئەوەیە لە کاتی سەعی تەرکیزەکە زیاد بکەی. نەک لە کتێبەکە بەری بۆیە بڵێن ماشەڵڵا تەلەبەکەمان چەند سەعیەکە. ئۆکەی؟ ئەمە یەکێکتر لە حلەکان. کەواتە ئەتوانی بڕۆیتە دەرێ، بەڵام بەو مەرجەی کە تۆ چی بکەی؟ تۆ سەعی ڕۆژانە لە دەست نەدەی. باش. دوای ئەوە مەرحەلەیەک دەست پێیەکا پێوترێ مەرحەلەی سێم. مەرحەلەی هەوڵێکی زۆرە، باشە؟ بۆ ئەوەی نەتیجە بەدەست بێن. ئەم مەرحەلەیە لە پێش کۆرسی یەکەمەوە تاکو ئیمتیحانی کۆرسی یەکەم هەیە. ئەم مەرحەلەیە ئەم قۆناغە. ئەم قۆناغە تەلەبەکە ئیمتیحانی مانگی یەکەمی کردووە، لەوانە دەرجەکانی بەدڵ نەبێ، یان طموحیە بە دەرجەکانی زیاتر بێ، یان هەندێک مۆزوعەیە جوان لێی تێنەگەیشتووە، هەوڵەدا دەستەکە بە جدیاتێکی زیاتر، سعیەکی زیاترەکە، هەوڵەدا حەماسی زۆرتر بێ لە سعیەکەیە. بەڵام کۆمەڵێک هەڵەی تووژە بێ. یەکێک لەو هەڵانەی لەم قۆناغەیە خوێندکار تووژە بێ، بریتیە لە چی؟ ئیمتیحانی کۆرسی یەکەمی کردووە دەرەجەکەی باش نییە. دکتۆر تۆ مانگی یەکەم کەم بخێن، بەس مانگی دوێمیشم هەروایە، یعنی کۆرسی یەکەم. ئیتر ئەڵێ بەخوا منە بێ بمە 2 ساڵە. تەسلیم ئەبێ. تەسلیمی ئەوە ئەبێ یەکتر پێی وایە ئەبێ بێ بە 2 ساڵ. کێشەمان نییە بی بە 2 ساڵە، کێشەمان لەوایە کە وتە بم بە 2 ساڵە گوێ ناگری. وتمان هەر دەرسێ وتە بۆ دەوری دووەم گوێ ناگری. هەر کاتێکی وتم من 2 ساڵم گوێ ناگری. لە ژوورەوەی دانیشتووی بە دیار مامۆستاوە بەزاگەت لێ نییە. اوكي؟ لا دائما وابزانا آخر فرصة لبردستاء أبي إلا سعيبكي وأبي إلا درجي مجالي ثاني. تمام؟ أو يشكل هلا كان من هلا يكتر ما نويك قلقي زور زيابه. طبعا بشك لقلقي ختايتونيه بس بشك ختايتوه. كم قلقي ختايتوه؟ أو قلقي كناخي تاتشواري بيانيو حوت الله سيتوتشي وامتحان ما ختايتوه. تركيزني الامتحان. أو قلقيك سعيكاني روجانا ناكيت وهميداني بدورش بيج امتحان، أو قلقيك زيابة ما ختيته. تمام؟ أو قلقيك يعني موبايلك لا نابيان كمي ناكيت واني أما ختيته كارترو. والله أو قلقي تلك على أو بسيارة وايلي ها ومصادر جوايلي نازانا فلان واي ودو أمان نالين ختيته. والله بشيء ختيته أجر نزاين شون معاملة لقلاك. نزاين شون معاملة لقلاك. يبقى من قبل قاعدة عام هير كسيك شبيه ولا مدايم واي بيلا. ولا بابا لبولي دوانزيا
بە گوێی برادەرەکانی خۆت مەکە کە لەگەڵتان لە پۆلی 12 چکە بەقەدەر تۆ ئەزمموی هەیە ئەو لای ئەو دەرسە قورسە ئەڵێ ئەو دەرسە زۆر قورسە بەخوا دەرناچین تیای ئەمساڵ بەس تۆ بۆ تەسلیمە بی چیە لە لای تۆ قورس ئەڵێ من لەو مامەسایە تێناگەم مانایەوە نیە تۆ تێناگەی ئەشێ ئەو تێنەگا کەواتە قاعدەی یەکەم بەگوێی تەلەبەی هاوشانی و هاوپۆلی خۆت مەکە قاعدەی دووهەم مەلزەمە گۆڕین مشکلەیە یەک مەلزەمەی سابت بڕۆ لەسەری و بڕۆ بەردەوام بە باش قاعدەی سێم باوکی من سۆشیال میدیا کێشەم نییە ئیکەی پێنجشەممە و جومعە سەعاتێ 2 ساعات بەکارێنی سەری فیلمێکی هەر کێشەم نییە بە یەک مرج سەی ڕۆژانە تاوکە وازەحە چۆن کە تۆ بانگی یا لە ڕەمەزان ئازایەتیە بیشکێنی یا ئازایەتیە بڵێ تا نوێژی بانینان ناخۆم ها کامیان ئازایەتە بیشکێنی ئەسڵەن خێرەکە لە زووشکان نەگایە وایە عینە شتە باوکی من ئازایەتی نییە تۆ سعیەکە هەردوو ئاخی چکە دوایی لەو سەر و پێتەوەدا و کات تەڕوە مشکلەی زۆرمان بۆ دووسەر باش کەواتە ئەمە یەکێکە لە هەڵەکان هەڵەیەکی تر چییە ئیهتیمام بە خۆی نایە ئیتر نەخواردنەخوا بە باشی لەسەر سفرەکە دانیشتۆ کتێبێکی پێە باشە دایک و باوکە لەم بە قوربانم تۆزە زوو بخەوە بە ساق بۆمانە هێن لەمانە بەژۆی کەس ناکە جا هەندێک لەمانە کە بن بە نەخۆشی مەسەڵەن قەلەقێکی تون من مەجبورم دەرمان بەکاربێنم چونکە قسە ناچێ بە مێشکێ ئەنجاڵە کاک تۆ جان ئەکرێم دەرمانە نەخۆم ناوەڵا ناکرێ تۆ قەلەقی دەرمانێکی قەلەقی بە بیخۆی بۆ بێ بیخۆی خۆت ناتوانین زاڵبی بەگوێ منیش ناگەی ئەشنێرم بەلای معالج ناچی بەڕۆ مەجبور بیخۆی ئەگەدار بن بەشێکمان خەتای خۆمان ئاگەینەوە ئاست جا من لەم سەرۆ پێ دەڵێم ئاوا بکە بۆی نەگەی بێرە باش یەکێک لەو قورسانەی لەو ئاڵنگاریانەی لەم قۆناغە هەمانە لە قۆناغی سێم ئاڵنگاریە یەشێک لە قورسیەکان کە هەمانە چییە ئەوەیە چۆن هاندانی خۆم دایمەن بەردەوام بێت چۆن بتوانم دایمەن هانی خۆم بەم ڕۆژانە تەمان ئەمە نەک لە پۆلی 12 لە هەموو ژیانە ئەم کێشەیە دووبارە ئەبێتەوە چۆن ئینسان هانی خۆی بە بەرزم بۆ ئەوی هانی خۆت بێ ئەبێ بژیت لە پێنا و پەیامێکی گەورەتر لە خۆت گرنگتر لە خۆت ئینسان ئەگەر علمی بۆ خۆی بێ تۆزە علمی بەس ئەگەر خواردنیشی بەس بۆ خۆی بێ بەشی ئەو ژوورە و بەسە تا قیامەت هەرەوە ناخۆی برنج لەگەڵ پاسۆلیا هەر بەقەدەر ئەو ژوورە ئاخۆی زیاتر بەگەر بەشی خۆ بێ بۆ پارەش وایە و بۆ علمیش وایە و بۆ خانوش وایە بۆ سارش بەس ئێمە بۆ ئەوە دروست نەکراوین تەنها بۆ خۆمان بین ئەو کاتە خوای گەورە اختیبارەکەی وا ناکرد هەمومان بخاتە ناو ئەم مجتەمەعەوە بەجێ ئارێکە لە شوێنێکی دروستە کرد و دایەنەوە تا مادەم اختیبارەکە اختیبار یعنی تاقیکردنەوەی خۆ مادەم تاقیکردنەوەکە بۆ ئەوەیە هەر خۆمان بوونایە جا بۆچی تێکەڵاوی کردمان مادەم تێکەڵی خەڵکی کردوین کەواتە تاقیکردنەوەکەمان لەگەڵ خەڵکایە و لە ناو خەڵکایە و بەشێکیشی مەسئولیاتمانە بەرامبەر بە خەڵک وازەحە چۆن کە تۆ خوێنی باوکی من ئەو قسمیانەی لە مێشکتایە مەسەڵەن ئەتێ بشتە و بەشەیە ئەو بەشەیە ئەو بەش لە بینی خۆتی خوا نێت بێنە خوای جان چوومە هەر یەکێک لەمانە کە تۆ بەمنی بەنسیبەکەی بۆ من باشە نێتێکی سادقانە بێنە و دایمش نێتەکە دووبارە کەرەوە یا ڕەبی خوایە بمکەیتە هۆکارێک بۆ کەمکردنەوەی زوڵم بۆ باشترکردنی خەڵک فقط ئیتر من نازانم ئەو بەشە چی ئەتر ئەو بەشە هەر شتێک ئەو بەشە ئەشە لە ئیدایرەیەکا بێ ئەشە بزنسێکی خۆت بێ لە داوەتوی دە 15 ساڵی داهاتووە ئەشە پارێزەرایەتی بێ ئەشە مامۆستایەتی بێ ئەشە پزیشکی من نازانم چی بەس ئەو نێتە سادقانە بێنە ئەمە بەشێکەوات لێکە دائیمەن حافظ دەبێ دائیمەن چی دەبێ دائیمەن هاندانە دەبێ پاڵ دەبێ پاڵت پێوە بنێ کە تۆ بەشێکی ئەم جوهدەکەکەی ئەو هیچ لە بەرخوایە بەڵام بۆ خزمەتی ئەو خەڵکەیە ئەجاو خەڵکە 10 کەس ئیسفادەت لێکا یەکێک ئیسفادەت لێکا 100 کەس ئیسفادەت لێکا ڕقم گرنگ نەبێ بەلاتۆ ڕقم چی هەزارەهای وەکو تۆ جۆ لە منەگرێ من نازانم کامیان دوعایەکی خێری بۆ کردم خوا پاڕەسومی لەوانەیە لە دعمێک وایە لە مردنێک ئەڵڵاهو ئەعلەم و کەس نازانێت چی لە دڵی کەسە کەواتە ئەگەر ئاوا بیرت کردەوە ئەم حافزە ئەم دافعە ئەم پاڵنەرەوات لێکات تۆ دائیمەن هەوڵ بێ جدی بی هەر ساردیژە بیتەوە طەبیعیە هەر طەبیعەتی نەفسی ئینسان وایە سارد دەبێتەوە بۆیە پێویستی بە چی هەیە خاڵی دووەم بۆی پاڵنەرەکانت گەرم بێتوانێ مامۆستایەکی دڵسۆزت هەیە جارجارە قسەی 10 دقیقە بەس قسەت بۆکە بەس یا بەس سێریەکەی تر تۆ تەحفیزە بی ئەکرێ ئەمانەشمان هەیە مەژڕێگەیەکی باش یان زیکر و ئەورادی ڕۆژانەی خۆت تێ قورئان خوێندنە زیکرە سەڵاواتە چییە ئیترەوە حافزێک دەدات یان ژیاننامەی دوو کەسایەتیە جارجارە چی تۆزێک لە ژیاننامەکان نەخوێنیتەوە جارێکی تر چی دەداتێ
حافزێک و هەوڵێکی کە دەداتێ ئێمە من تەلەبەیەک لەگەڵ خاڵمای خوێن لە ساڵەکانی هەشتا لەو بینەیە لە 12 ئامادەیی لە سەلاحەدین لە مەکتەبی سەلاحەدین لە سلێمانی طبعا ئەم تەلەبەیە کەالعادە خۆدازان حکومەتی بەعث ئەگەر یەکێک گومانی لێشیە بووایە مەسەلەن پێشمەرگەیە یا چوزان لەگەڵ تەنزیماتایە خۆی دەست نەکەوتایە یا براکەیە گرت یا باوشیە گرت یعنی ئەوە معروفە یعنی یەکێکیە گرت و یای کوشت ئەمیش برایەکی لەو تەنزیمات و مەنزیماتە ئەمیش پۆلی 12 بێ برادرە وەڵا نزیکی بە کەلۆری ئەوە مانگونی دوومان خەریکە ئیز نەدرێن و بڕۆنە ماڵەوە سعی بکەن و امتحان شەوێکەی دەم بەسەری ئەوەی گرن پۆلی چەندە پۆلی 12 بەتواناشە و مستواشی باشە و ساڵانەدا معفوی عامیش بوو یعنی ئەو ساڵ معفوی عام هەبوو ئەمە لای خۆمان بێ ئێستا گەنجێکی خۆمان بێ ئالەمانە تەواوەتر دنیای هاڵێ قەیسەری لێ بێ بە چەرمە چۆلەکە یا بێ بە چۆلەکە ئەنی شتەکانی لێ بەرچاو ڕەشە بێ و دنیای لێتە خوارە و موسیبەتەکە هاتووە مادەم موسیبەتەکە هاتووە وەڵڵاهی خوای گەورە قودرەت و تاقەی ڕوبەڕووبوونەوەی موسیبەتەکەشی یاوە بەزە بیدۆزیتەوە تازە موسیبەتەکە هاتووە و بەعسە و سوعبەتی لەگەڵ ناکرێت واستە و ماسەش نییە بەعس یعنی تاو و گیراوە دوو احتیمالە دێ یا ئەیکوژن یا نایکوژن ئەگەر نایان کوژ دوو احتیمالە دێ یا ئەڕوا ئەم ساڵ یا ناڕوا وایە ئەوانێ ئەم ئەڵە دێ ئەگەر کوشتیشمیان خۆ من هەوڵی خۆمەرەدەم سعی خۆمەکە ئەڵێ کاکە هیچم لێوە نایە ڕۆژانە تێم هەڵێن تێم هەڵنایەن دوای هەفتەیەک لەگرتن ئەڵێ بەس مەمنونم کتێبەکانم بۆ بێنم حس نەبێ محکەمە چییە کا بابیکە بەس با من سعی بکەم فقط کەستان لە سجنا سعیەکەن لە سجنەکەی ماڵەوە هەنێکتان پێتان وایە ماڵەکانتان سجنە لە بیرتان چۆتەوە خەڵک ئەو سجنەی تۆ بە بەهەشت دەزانێ لە خێمایەژی 9 ساڵە بۆ 10 ساڵە خەڵک لە خێمایەژی کاک کەمپی سووریەکان و کەمپی عێراق وایەوە نییە خەلە بیرتان نچیت ئەلمیم کتێبەکانی بۆێنن بەسەکا بە سەعی هەر چۆنە بێت چێتە ئیمتیحان پێتان چۆنەگە پێتان بڵێم دووەمی سەر مەکتەبی سەلاحەدینە بێ باوچی من ئەمە ئەگەر زیرەک بێ هەر زیرەک ئەگەر بی ئێوێ هەر ئێوێ باشە ئەو بۆ کە شتێکی کەمان ئەوێ ئەڕێن بۆ لای فڵان کەس واستە ئەکەین ئەچین بۆ لای ئەو ئەچیم ئەتەوێ من قەناعەتم وایە ئینسان ئەگەر شتی بێ هەوڵەدا نەتیجە عایدی من و تۆ نییە ئەوەی جوانە لە قسەی ئەم گەنجەیە ئەوەی هەوڵی داوە نەک لە بەرەوەی دەرەجەیەنەوە دەرەجەشی نێنە هەر سپاس کراوە بۆ هەوڵی داوە هەوڵی تەسلیم نابێ تۆ هەوڵ بە نازانم نەتیجە چەنە هات نەهات خەلەلێکێ یان خێریشی گەورەیەتی هەیە وازەحە چۆن ئۆکێ کەواتە یەکێک لە چارەسەرەکانی ئەم قۆناغەوەیە هەستکەین بەچی سەبرت هەبێ من دایمە نەخۆش کە دێ بۆلام یان گەنجێک دێ پێم وەڵام وەڵڵاهی بەس سەبرت هەبێ سەبر ئەوە نییە دائیمەن لەسەر ناخۆشی بە سەبر لەسەر خۆشی ئینسان لە خۆشی هەرە بێ سەبرت هەبێ لەسەر ئەو خۆشی باشترین جۆری سەبر لە شەرعیشا کام سەبرەیە و سەبرەیە کە تۆ هەموو نیعمەتەکانە لەبەردەسا بە سەبرگری لە حرامە بەکاری نانی لە باشە بەکارێنی ئەوە سەبرە تەمام سەبرت بێ هەنگاو بە هەنگاو ئەگەی بە شتەکان احتیمال ئەو پەلەکردنەی کە تۆ یکەی لە مانگی یەکە ئاڵێ من واز لە خوێندنێنم لە مانگی سێ خوای گەورە دەرگاو لێ بکاتوانێ و یان دەرەجەکانە باشتر بێ یان توانای سعیکردنە باشتر بێ بەس تۆ بەلاکی باوکی من تا لای پەتەکە ڕۆیشتووی تۆزە شکەش ڕۆگەیتە پەتەکە سەبر بەس ئەگەر لەم محاضەرەیە یەک کەلیمە لە من فێرەوی بێتە لەم سەبر فقط من کە چوومە قسمی نەفسی ئەی دوای 6 ساڵی کۆلێجی پزیشکم تەواو کرد 3 ساڵ دکتۆری عام بوو قسمی نەخۆشە دەرونەکانم هەڵبژارد کە چووم یەکێک لە دکتۆرەکان ناوی تۆڕێبوارە خوای گەورە موفەقیکە ئینشاءالله ئەو پیاوە زۆری هەیە بەسەرمەوە وتم مامە ئێمە بە ئەخسایی گەورەتر لە خۆماڵی مامە احترامن یعنی مامە نەسیحەتێکم کە چیزانە بەس سەبرت هەبێ لەم بەشەیە سەرەگەوی وەڵای من قسەکەیم هاکەزای وەرگرت مینی خۆمان مامەزانیم تێگەیشت دوای بۆم دەرکەوت سەبر لەسەر ناڕەحەتی سعیکردن لەسەرەوەی کە نەقڵتەکەن بۆ شارێک ترە خوێنی لەسەرەوەی نەقڵتەکەن لە شارێکی تر دکتۆر بی لەسەرەوەی معافتە خۆن لەسەرەوەی کە امتحانی یەکەم دەرناچی لەسەرەوەی کە نەخۆشەکە قسە و پێڵێ لەسەرەوەی کە خەڵک وازارێن تۆ ژۆک و ئاین تر شەریکە دزی ئەی سەبر ئاوایە دابشکاری زۆرە سەبریش بۆ ئێوە دابشکاری زۆرە چارەسەرێکی تر بریتێ لە چی کاکیش بەجەدۆلی سعیەکە تا بچۆرەوە
کۆرسی یەکەم امتحانە کردو دەرەجەکانە باش نییە بە زۆر سعیەکەت ئابشۆر بزانە فعلەن تۆڵی 6 ساعات سعیەکەم 6 ساعیەکە یا 3 بە چی زانێ هەر ڕۆژە سعی تەواو کرد تا ئێوارە چەند ساعات سعی کرد بینوسە 2 هەفتەیەک متابعی خۆکە بزانە فعلەن 6 ساعات سعیەکەی ڕۆژانە یان پێ دوایە 6 ساعات سعیەکەی زۆر جار ئینسان پێی وایە زۆر سعی کردو بە سێرەکە ساعتێک زۆر نییە زۆرە لای ئەو لە مشکیەوە زۆرە بە تااقەتی نیە ئەگەدار کەواتە مەخاڵێ 2 مراجعە بکەوتەوە دوای امتحان ئەرێ هەڵەکانم چی بوو ئەرێ من بۆ دەرەجەم نێنە ئەرێ من بۆ کەمم هێنا ئەرێ بۆ سڕیمەوە ئەوە یەکێکی ترە باش خاڵێکی تر لە چارەسەری ئەمە بریتێ لە بەدوای ئەوەیە بگەڕی کە کەسێک کتەبێ وەکوتم پاڵپشتێ بێ هاوکارێ بێ تەشجیعت بە ئەکرێ مامۆستایەکی باش بێ ئەکرێ نوێژخوێنێ بێ لە مزگەوتەکە کە چی بینی وایە بەدەر لە تەشجیعەکانی خۆی باش ئەچینە سەر قۆناغی چوارەمی پێش ئاخیر محاضرەکە ئەوە نەمان نەماوە 20 دقیقەمان ماوە قۆناغی چوارەم قۆناغی یەکەم چی بوو ناوی چی بوو قۆناغی یەکەم ها ئەوە نانووسی تەبعاً لە بەری ناکەی ڕێکۆرد دەکردەوە قۆناغی یەکەم ناوی چی بوو سەر سوورمان یان قەلەقی قۆناغی دووهەم گێژەڵۆکە ئەی قۆناغی سێم ناوی چی هەوڵ باش دائما مامۆستایان لەوانسە متفقم بن من لەو چاوانە ئەترسم کە ئاوا سێرمە چونکە عادەتەن خاڵ ڕۆشت يعني خير رشتو لوين يعني او كخويا جولاني مجالي قلت يعني يلاك او خالي رشتو خويا اوكي يعني مزاك خراب من اول قصه كان متم بنوسه بذات السودي اخوانا نوسي لي برتشت اوكي يلا يعني مرحلة شوارع مرحلة بردوامية إجا بردوامية بدولانة أو كابرا باشي هنا ورؤيانا وين باشني وهستيتو احتمالي أمش ماني باش أو مرحلة طبعا ويك أجر باشي هنا وبردوام بلا باشي كي درجة كاني باش تربية رجعنا كي باش صعيب كا جدولك جان تريخ واو أجا باشي هنا بي بدولة عقارية كمال بخوا هر أبي بروم دكتور زاناوتي صبره بلا لما نجي دوسيا برو باش تربشي بجوي كذين رويشتوا يان أو يلا كده الرؤي بزاني تسيبه تمام الرؤي بزاني طبعا هر تلبو بيني أزاني تشانيني ما وصلنا أنا متفق بن أجيت آستي وأنا تلبو بيني آسير يكي شش قصاك شش قصة وشوار جارها هالسقوط أجي بيني أزاني تقريبا تشانيني طبعا لا إخوانات تو من زور تلبو رويشان لمزقود دانيش تبي مسجد سيكبو دانيكم لا وتلبو خمبو تي دكتور نودو ينم تم حما ناي محمد جاي ما بمحمد الله نحما وتم حما وتيا وتم أجت ونوت أنا نودونا من برنامج استخدمها بوكات شو هاي سعيد كردنا أنا هنيك تانا وقت عم بيستو إسا الأونلاين هي بفري سيري كان دوعي وتم حما أجت ونوت أنا من برنامج استخدام داخم لا فيسبوك إيش بلايف كم وعلم ببوني محمد وداون خص نبروح حما نبينا طبعا تعظم امتحان طاي كربو وأنا والمحمد جلو أنا نبو بقصة وشتيواب كوي محامي بو ما شاء الله يقدم فيه وتيجي وتم الله من أزال منونا يعني تنازم شنو احتمال هشتا حفتاونو هشتا يق والله زم حفتاو نو بيا هشتا ويانا دعيت وتروت شو تمكرم يعني توضش تزاني جهدك يتوك أمبيني للرجعنا هاتي بو دورك والله حجودي هشتاج نو نحن تجارة جهدي نواني نه جهدي نواني واضح يعني أوكي أبرو خوش تانا زان جهدك تعم بعيشنا في الله خد عن مكان يلا قناعك كمال هلا أكاتلا يعني يا هر بيت الله إنما هلا كان يترتو حزق بكيدا تعلقوا بكرة تعلقوا كيف قلت أبي جوي تمالية كاتو يعني تعقدت شيء طبعا طبيعية وما نجدو سي يتر بروزاري ورات وزق قلقك زياكا كات كما عطلة زورة كرسي كم طاوك عطلة زورة وكات كما يعني شو البنجار وش تمنين وش تزاني شو بس علاقته لو أنا قلقك زياكا أبويا هنديشان تمالية كان لسعي كنا هلا إيش كتير بريتيلا تسليمة به بس تسليم ما با هموش تك أكره باشتر بكره توزه كشبه بس تسليم ما با لقل جيان تا بهيوا ما با بيشي ما با بهيوا ما با هيوا قوتي إنسان قوتي الروحية ببارد روزنا به خود بريارة ديو هيوا منته وأنا منته قوتي الروحية بس بهيوا ما بيتدرو كابرا لقوانتانومو جيراو 25 سالو هيوا ويلي كردو منته يعني لسجني شي بعثة جراوة هوا ويلك دوبمنتو المهم خالي شي تلا والله كان وتشيا قرنجي بخوينا
خەوی باش نابێتەوە لە بەرەوەی شتی بەسەراکەوتەوە خەوەکەی کەمەکاتەوە عاتەن یەکەم شت کە تەلەبەی کا بۆی فریای سعی بکەوێت چییە؟ خەو کەمەکات نا هەموو شتێک ئەتوانی کەم کەیتەوە بەس خەویتیان نییە نابێت تۆ لە 12 نەخەوی 4 بخەوی نا وا مەکە ڕەجاکەم خەوەکە بکە بە 6 ساعات بەس مەیکە بە 3 مەیکە بە 4 بەشت ناکەم نادرن هەمانە بەشێکا بەس زۆربەی وانێ باش قورسایەکانی ئەم قۆناغا ئەوەیە کە چۆن بەردەوام بێت لەو توانایی خۆی و هانی خۆی بە لەگەڵ چۆن دوانەکەی چارەسەری قۆناغی ئەم قۆناغا کەوتمان تقریبا دوای کۆرسی یەکەمەوە دەست پێ کاتێ دەچین بەرەو کۆرسی دووهەم چۆن حلی ئەمە بکەین سەریکە چالایشێکی جەستەیی کەمت با هەبێ لە پۆلی شەشە یعنی مەسەلەن هەفتەی جارێ دووجار بەس پیاسە بە پێڕۆشتن لە باخێک سەوزایەک لای ماڵی خۆتان وەڵا دوکتۆر جان باوکی من ناڵە بچینە دەرەوە کاکە لە ماڵەکەی وەرە بچوو ڕازەیەکی کەم بۆ قەڵەویدا هەر ڕازەیە بکە بۆی تۆزە بجوڵێ تەمام چکە علمیەن حرەکە جوڵە زۆر بیرکردنەوە کەمەکاتوە ئەنیشتاین قسەیەکی مەشهوری هەیە ئەڵێ هیچ شتێک لە زۆر ڕۆیشتن باشتر نابینم بۆ کەمکردنەوەی بیرۆکە ناخۆشەکان چکە تۆ یەکەی بە جوڵە ئەگەر تانوێ نەفسیەن مرتەحبن زۆر بە پێ بڕۆن تایبەتی لە شوێنی سەوزاوە ینی شوێنی تەبیعە بێ اوكی باش خاڵێکی تر بریتێ لەوەی کە دڵت خۆش بێ بە سەرکەوتنە بچووکەکان باوکی من ئەمڕۆ سەعیەکەەوە مەزبوطی تاو کردو دەستپاسیشی خۆی لەسەرکە الحەمدولله مەزبوط بووین وەی تەشجیعی بەیانی جوابی چکە نەفسی تۆ چەند بەشێکە بەشێکی ئەڵێ مناڵیش دایمە حەزی لە چیە بڵێ دەست خۆش ئافرین حەزی بەمێ ئەی بابەکە ئەمڕۆی شەکە بە مەزبوطی کرد دەستخۆشی لە خۆتکە سپاسی خۆی لەسەرکە ئەگەر هەفتەیەک بە مەزبوطی ڕۆشتوی هەدیەکی خۆ بکە هەدیەکەی خۆ دەکرێ خەونا ئەکرێ کتێبێ بێ ئەکرێ ناخواردنێ بێ ئەکرێ شەربەتێ بێ ئەکرێ چوون بۆ لای نەفەرێک بێ وهاکەز باش خاڵێکی تر بریتێ لەوەی کە جارێکی تر بڕۆیتەوە بە جەدۆلەکە تا بزانی باڵانست باش ڕاگرتووە یان خراپ ڕادگرتووە چۆن هەندێک جار لێرەشا جەدۆلەکە جارێکی تر تێگەچ باش ئەڕۆینە مەرحەلەی ئەخیر و مەرحەلەی وەحشەکەیە مەرحەلەی وەحشەکە چیوەیە وزاریە چەند کەس لێ سۆر ڕاحی لە وزاری چوە ینی ئەترسە لە وزاری لە ئێستەوە کچەکانە بێت زۆربەی وا چۆن تەمام فعلا وزاری سترێسە ئەگەدار بن ئێمە غەڵەت لە سترێس تێگەیشتوین باوکی من سترێس نەبێ ئینسان جدیات نایگرێت لە ژیانی من سترێسیەوەم نەبێ ساعات دەونی و محازەڕەمە ساعات دەرەچم لە سلێمانی ئێوایەوە نییە سترێسیەوەت نەبێ بەیانی امتحانە سەی ناکەی سترێس نۆرمەڵە کام سترێسە نۆرمەڵە کام فشارە نۆرمەڵە ئەو فشارەی کەوام لێکە هەوڵ بم باشتر بم ئەوە نۆرمەڵە ئەو فشاری وام لێکە ئەژنۆم بشکێ لە شوێنی خۆم نەجوڵەم ئەمە باش نییە ئۆکەی ئەو هەشە من دایمە بە هەندێک کەس ئەڵێم ئەڵێم هیچ سترێسی نییە لە ژیانە هیچ شتێ قەلەقی ناکە یا هیچ شتێ دوا کەوتووە لە کۆبنەوەی گوێی نایەتی کورە سوزانم فڵان وای لە خاڵشە نایە ئەڵێم ئەو ڕۆژەی سترێسیان دابەش کرد ئەو لە ماڵەوە نەبوو بەس براکەی زۆر سترێساییە ئەو بەشی ئیشی وەگرت هەندێک کەسێ بە شخصیاتی وایە ئۆکەی باش یەکێک لەو هەڵانەی لە قۆناغی پێنجەمایکەین قۆناغەکە ناوی قۆناغی سەرکەوتنە یان خوا نەخواسە عەرەبەکە ئەڵێ عەدەم التەوفیق یعنی نەپێکان جوانتر وایە بڵێن نەپێکان نەک فەشەل نەپێکان ئاگادار بن کاتێک بێشێک ئەڵێن شکست خواردوو کە هەوڵ نەدا چ کاتێک بێشێک ئەوترێ شکست خواردوو هەوڵ نەدا مادەم هەوڵە داتەوە ئێوێ هەستێتەوە پێڵی نەی پێکاوە نەکرێبی پێچێتەوە باشە برام ئەگەداری مستەڵەحات بن چۆن لەگەڵ خۆتان قساکەن باش هەڵەیەک لەو هەڵانەی لەم قۆناغەیەکەین چییە نزیکی امتحانە بێتەوە تەمان دڵە ڕاوچێ زیاکە ئەو دڵە ڕاوچێ بە زوای لێکە ئەژنۆیشکە جاری ئەو باش نییە ئەژنەوتمانەوەی دەفعتەکە سەعی بکەی باش ئەزەوی ئەژنۆر دەشکە و تاقت سەعی و نایەڵێ و قەلەقەکە و زیاکە ئەمە کێشێ ئەمە کێشێ یەکێکتر لە هەڵەکانەوەیە کە تووشمانە بێ ئیتر وازەیەنێ پلانەکانی جێبەجێ ناکە جەدۆل ئیهمالەکە سعی ڕۆژانە دەستکاریەکە خەوزیاکە تێکچوونی نظام باش ئەمە هەڵەکان کێبەرشیەکانی کە تووشمانە بێت چیە ناڕەحەتەکان یەکەم قسەی خەڵک لەگەڵ پروپاگەندە ئەم ساڵ وزاری وابێ ئەم ساڵ درێژەکرێتەوە ئەم هەموو ساڵێ ئەم قسانە نەبیستن یەکێکی تر لە ناڕەحەتەکان چییە مجتەماع و کۆمەلگا زەختی لەسەرێتی دایکی بەتەمایە کوڕەکەی چەنی بۆ بێنێ 98 ئەم بای 78 سعی نەکردەوە بەس باوکی بەتەمایە بینێرێتە چۆ سایدەلە خاڵی بەتەمایە بچێتە ئەمە بێتە زەختی کۆمەلگا من دایمە بۆ تەلەبانەی کە بۆ لامیان قوتابیان ئەڵێ کاک تۆ ژیان ناخت دەی باوک مەڵێ نەشتێوێ نابێ یا مەسەڵەن عاجزە بم
ئەڵێ بابە تۆ دەرەجەکە بێنە ئەوی لە مێشکدایە هەوڵ بە بی پێشی ڕۆژی پڕکردنەوەی فۆڕم خۆ باوکە بەسەر سەرتەوە نییە پرس و ڕاوێژ بە دوو کەسی خەبیر بکە ئەگەر ئەو بەشەی خۆ باشە بیکە بە یەکەم دانە ناوە هاتەوە هاتە نەهاتەوە تاڵ وایە نیە ئەگەر تۆ ئازای نمرەکە بێنە جارە باش شەڕی نمرەکە بکەین باش قورساییەکی تر بریتێ لە چی خۆ ئامادەکردنە بۆ وزاری باش چارەسەرەکانی ئەم قۆناغە تاوان قۆناغی ئەمە مانگی 4 بەدواوەیە لە بینی 4 بۆ 15 6 ئەوانە کە تۆ ئیمتیحانی وزاری لێ ئەگەر بتوانی دوو مراجعە بکەیتەوە خراپ نییە ئەگەر فریا بکەیت ئەگەر کاتە بۆ ئەگەر کاتیش نەبوو خۆ تۆ ئیمتیحانی شەستی دووەم کە ئەەکەی یعنی کۆرسی دووەم کە ئەەکەی هەر بۆ خۆی مراجعەیە وایە یەک مراجعی ئضافی بکە ئەو کات یعنی یەک مراجعی کاتی ئزنانەکە بکە خاڵی دووهەم باوکی من لە کاتی مراجعەیە یەک تێبینی زۆر گرنگە من بە ئێوەی بڵم هەندێک تەلەبە ئەڵێ ئەحیا 15 ڕۆژ و چیمیا 16 ڕۆژ ئەخە باوکی من تۆ بێ حساب بکە 50 ڕۆژ دێ یا 40 ڕۆژ دێ یعنی تۆ ئەمەیشی 15 دێ بەمانە ئەی سێ دەرسەی زمانەکە خۆوانیش سەڵتیان لەسەرە وانییە نە هەڵەیە وا بیرکەیتەوە یەکەمینی کە تۆی مراجعەکەیتەوە ناوی بەسەراچوونەوەیە یعنی چی بەسەراچوونەوە یعنی تۆ بیناکە و دروست کردووە بلۆکەکانە داناوە لە بغت کردووە هەمی و کردووە یەی بزانی خەلەلی دیار چی هەیە چاچیەکەیتەوە بەسەر هەمیا چیتەوە یعنی ئەم کتێبە تۆ هاوین خلانەی خوێندو بێت وایە ئەگەر هاوینیش لابین تۆ لە پۆلای گوێت لە مامەسا گرتووە قەرار وایە باش گوێ گرت بێت هاتوویتە تۆ مراجعە و کردوتەوە وانییە امتحانی مانگانەیان ڕۆژانە لەسەر کردووە کۆرسی شت کردووە یعنی 4 جار بینیوتە یعنی مەفروض وایە قەرار وایە هەر چاپتەرێ هەر کەرتێ تۆ چەند جار بینی بێتە تقریبی 4 جار بینی بێت وایە یعنی ئەمە 5ەم جارە 6ەم جار تۆ مراجعەکەیتەوە معقول نییە باوکی من 5ەم جاری سعیکردن لە یەکەم جار زیاتری پێ بچێت یعنی ئەگەر یەکەم جار بۆ کەرتێک 3 ساعتم پێچوو بێ نابێ ئێستا سێم پێ بچێ ئەوێ یەکم پێ بچێ 45م پێ بچێ 45 دقە ساعتێک وایە عادەن یەک لەسەر 3 و پێ بچێ باش تۆ ئەگەر وا لێکی بیتەوە ئەحیا چەند کەرتە سی کەرتە وانییە با بڵێن سیە باش سی کەرت ئەگەر هەر کەرتەی بە پرسیاری وزاریەوە بە پرسیاری ڕێبەریەوە بە سەعی کەرتەکە خۆیەوە هەر کەرتەی 3 ساعتیشی بینی ئەمە وتمان تقریبا ساعت نوێژ بێت ئەگەر هەر کەرتەی 3 ساعتی بینی باشە سی کەڕەتی 3 کاتە 90 وایە باش تۆ لە ئیزننا نابێت چەند ساعت سعی بکەی ئەکرێ لە ئەبێ نزیشی 12 ساعت سعی بکەیت چەند 12 تۆ ئیزن دراویشت نییە و فێری سعی بووی 10 بۆ 12 سعیەکەی باش ئەگەر با بڵێن وتمان 90 ڕۆژی پێچێ وایە 90 تەقسیمی 12 کاتە چەند حوت و نیو وایە حوت و تۆ بڵێ 8 ڕۆژ یعنی ئەگەر بە ڕقەم حسابی کە 8 ڕۆژ بەسە کاکە با نۆبێ تۆ معقول نییە 16 داوت هەیە ئەی تۆ دەرس مەبەستم لە فکرەکە ئەوەیە باوکی من فکرەکە ئەوەیە کە ئەمە بیگەنم ئەبێ حسابی دەرسەکانی دەکەی چونکە چۆن کیمیا سەتی لەسرە باوکم بە کوردیش سەتەکە بێنی دەرەجەکەت بەرزە بێت لە ئینگلیزی سەتەکە بێنی لە عەربیەکەش ئەی نەشتە هەمی بۆ شازێ بۆ ئەمە یەکێکە لە خاڵەکان خاڵێکی تر لە چارەسەرەکان ئەوەیە واقعی بە توانای خۆت بزانە باوکی من والله عیبە نییە تۆ زۆر شتێ نەیزانی ئێستا مەسەلەن من لە دووگۆڵیا خراپم هەر لە مناڵی و لە دووگۆڵیا باش نیم لە دیفاعیا باشم لە بەرۆی قاچی خەڵگەشکردم نەک لە بەرۆی تۆپەکە باشەکردم و لە بەرۆی ماشەڵڵا کەتەوە زلم هەر لە مناڵی شەوا بووم قاچی خەڵک مەشکان لەکن لە دووگۆڵی نازانم بەڕێی ئێوە حەیان چووە عیب نییە من لەمە نازانم بەس لەوی تیانزانم تۆ هەموو توانەکانی خۆت جۆت کە هەموو هەوڵەکانی خۆت بدە بە مەزبوطی هەوڵە بیەنەوە گەنەڵەکانت چاکەرەوە نەتیجە عایدی بەشەر نییە من نازانم ڕۆژی ئیمتیحان چیت لێ دێ خۆشت نازانی چیت لێ دێ تۆ هەوڵی خۆت بدە نەتیجە ئەوەی هاو الحەمدولله وە بەرپرسیارەتی نەتیجەکە هەڵگرە ئەم قسەیە زۆر جوان لێی تێ بکە زۆر کەس هەیە پۆلی 12 تاوا کردووە بەداخەوە نظامی 12 لە وڵاتە سەقەتە بەداخەوە بێ دەستکاری بکرێ بەداخەوە تەلەبەیەکی زۆر تووشی عقدەی نەفسیە بێ لە ژیانیە بەداخەوە زۆر بەداخەوە چ من لە عیادەیان بینم کابرا 40 ساڵە عقدەی پۆلی 12 لێیەوە هەر لێی نەبوت حەق وایە لە کتێبەکانی نەفسە علمی نەفسی عالەمیە بنووسین 12 great conflict حەق والله بنووسی عقدەی پۆلی 12 عقدەیە تایمەوە تۆ تێی نەپەڕانەوە باوکی من
کە بەرپرسیارەتی کشتەی هەڵگر ئیتر عقدە نادروست نابێ. یعنی چی بەرپرسیارەتی؟ یعنی من ئەمە نەتیجەکەمە ئەیکەمە هەوڵە دەم ساڵێکی تر یان ئەڕۆم، ئەوە پێوتر بەرپرسیارەتی. باشە نەتیجەکەشە بێ قوبوڵکە. ڕاستە جاری وایە دەفتەر نازانم وای لێ و دەرەجەکە وایە ئەکرێ هەموو ئەمانە ڕووبا یەجووز، هەموو ئەمانە احتیمالە، بەس ناکرێت لە 100 تەلەبە وابێ، ناکرێت لە 100 تەلەبە 1 تەلەبە وای لێ. بەرپرسیارەتی نەتیجەکە دەڵگرە، نەتیجەکەتش قوبوڵکە. شخصیات و کەرامەتی ئینسان بە دەرەجە نییە. ئەوەی سەتە هێنێ زۆر ئینسانێکی باش و چاک و پاک و دیندار و لە خوا نزیکە، ئەوەشی 60 هێنێ ئینسانێکی خراپ و واوە ناوانێ. پێوەرێکی بەشەریە لە وڵاتی تۆیە دروست کراوە بۆ ئەوەی بڕۆیتە زانکۆ یا پەیمانگە، ئەو دەرەجەیە. قوبوڵمانە خراپە، باشە ئێستا ئەمە هەیە تەمام. باشی تۆ لە ژیانە عیلاقەی بە ڕەفتارتەوەیە، چۆن مامەڵ لەگەڵ خەڵکەکەی، چۆن قسە ئەەکەی، چۆن بەدەمەوە خەڵکەبی، چەندێک بەڕەحمی، چەندێک ئینسانی، چەندێک دڵت بۆ یەکێک لێ ئەدا کە عەزێت دراوە، تەعزیب دراوە، مافی خوراوە، لێی هەڵدراوە، تێی هەڵدراوە، باشە ئەو ئینسانێتەکەی ژەمە دەرەجەکە بەشێکە لە ژیان. ناڵین گرنگ نییە، ئەجا خۆ گرنگ نەبێت نە مەکتەبی بۆ دانین و نە مامۆستا هێنین و نە منیەم و گرنگە، بەس بەشێکە لە ژیانتان. ئەو قسەیەوە خۆی وەرگرت باوچ، بەشێکە لە چی؟ بەشێکە لە ژیانتان. ئەوەی کە ئەمڕۆ من لە خزمەت جەنابتانە لەم سەعاتەی کە جارێکتر من زۆر سوپاسی ئیدارەی ئامادەی کلێڤەر و مامۆستایان و بەڕێوەەر و هەموو ئازاناکەم کە ئەو دەرفەتیان بۆ من ڕەخسان، بۆ دەرفەتەشان بۆ ئێوە ڕەخسان کە بەیەک بگەین و لە خزمەتانە بین. هیوادارین ئینشاءڵڵا ئەم محازەرە و ئەو محازەرانەی تر کە مامۆستاکانتان و دڵسۆزەکانتان پێتان ئەڵێن یەکێکیان بەشێکم بێتە جێی سوود لە مێشکی تۆیە بزرنجێتەوە، نەک بۆ پۆلی 12 بۆ دوای پۆلی 12ش بزرنگێتەوە. خۆ ئەگەر بتانەوێ وەڵڵاهی پۆلی 12 زۆر شتان فێرەکە، زۆر دەرستان فێرەکە، بەشێک لە دەرسی جدیات لە پۆلی 12 فێرە بن، بەشێک لەوەی کە وەقت گرنگە لە پۆلی 12 فێرە بن. هیوادارم پۆلی 12 ئەومان فێر بکاوە، ئەوتان فێر بکاوە و نەتیجەکانتان ئینشاءڵڵا بەدڵی خۆتان بێ، بەڵام هەوڵەکانیشتانە بێ بەڕاستی بەپێی نەتیجەکان بێ کاتانوێ، هەوڵەکانیشتان بپێەوە بێ. و جارێکی تر من زۆر سوپاستانەکەم و هیوادارم سەرکەوتوون و خوای گەورە موفقتانکە و خواتان لەگەڵ. ئەگەر پرسیارێکی گرنگتان هەیە باوکی من، 3-4 پرسیاری وەرئەگرین، مایکشتان لەوانەیە بدەنێ. لەواتێ من یەکشتم باز نەکرد بێت لە بیرم چوو بێ، ئەویش شێوازی جواببانەوە ئیمتیحانە، دوایی بیرم خەنەوە باسی یەکەم. بەس ئەگەر پرسیارێکتان هەیە فەرمووی. 96 دەهێنێ، 96 لە دەرسێکە نەتی یەکسەر شەتوی دەکاتن. ئەوە زۆنجا لە دەوری دووەم دێتن نەتیجەکەی دەرەجەکەی کەم دەکات. ڕاست دەستت خۆش مامۆستا. مامۆستا فەرمێتە لە بەمان هەیە لە دەوری یەکەم چۆتە ئیمتیحانی وزاریەوە مەسەڵەن 96 هێناوە، شەت بیەکە، لە نەتیجەی دەوری دووە ماڵە جاری وای کەمترێنێت، تەمان نەتیجەکەی کەمەکاتەوە بزڵن. باش کەواتە با باسی جوابانەوەی ئیمتیحان بکەین و باسی وەڵامی پرسیارەکەی جەنابیشت بینەوە. کاتچتە ئیمتیحان هەر ئیمتیحانەوە باوکی من دائیمەن زاکیرەی خۆت وەکو ئەم قاعەیە لێ تێبگە، وەکو ئەم هۆڵە، باشە؟ زاکیرە وەکو ئەم ژوورە لێ تێبگە کە تۆ شتێک خەز نەکا مێشکت هەموویت بۆ دائانێ. مەسەلەن زاکیرەی من ئەم ژوورەیە، ئەم بەشە دانراوە بۆ فیزیا، ئەمە تەوەقوعی بکەوایە، ژنە زاکیرە وایش ناکە، ئەڵەم تەوەقوعی کەوایە، باشە؟ ئەم بەشە بۆ فیزیایە، ئەو بەشە بۆ عەرەبیە، ئەو تاقی ئەو سەر بۆ کوردیە، ئەوە بۆ ئینگلیزی، ئاوە هەمووی ڕیز کراوە، معلوماتەکانی ئەو دەرسانەمان ڕیز کردووە، باشە؟ هەر هەمووی ڕیز کراوە، باش. بەڵام خۆتەزانی کە تۆ معلومات ڕیزەکەی وای دابنێ کارتۆن، هەندێک کارتۆن لە پشتەوەیە، هەندێک کارتۆن لێرەیە، هەردێکیشی لێرەیە، وایە؟ باش. ئەگەر ئێستا تۆ بتوێ معلوماتێک دەرکەی، کارتۆنێک بێنی، شتێک بێنی، لە پشتی پشتەوە بێ، ئەبێت چی بکەی؟ غێرە بێ ئەمانەی بۆ لابەی، وایە وانە؟ ئەوانەی بۆ لابەی تا ئەگەی بەوە، دروستە؟ ئەڵێم وای دابنێ زاکیرە وای ئیشەکە، تەمان زاکیرە بۆ شێوازەیش ناکە، و یەکێک دوای نەڵێ غەڵەتە، زاکیرە بۆ شێوازەیش ناکە، بەس وای دابنێ وای ئیشەکە، باش. کە ئەڕۆیتە ئیمتیحان 30 پرسیارە 50 پرسیارە هەرچەندێک، پرسیاری یەکەمت کە خوێنەوە تەرکیزت کرد، وەڵامەکەی زۆر قورس بوو بەلاتەوە، مەڵێ من زۆر فاشی بووم و من خراپ بوو من وا، نا ئیشارەتێکی لێ بدە، لەوانەیە ئەو پرسیارە بێ کە لە ناوەڕاستایە یان لە پشتەوەیە، وازەحە چۆن؟
لەوانێت تا سێ پرسیار تۆ هیچ نەیە بمێشتا جاری وایە شۆکەبی تۆزێک ڕاوەسە هەناسەیەشی قوڵەمژە دوو زیکر بکە پەرداخی ئاو بخۆرەوە تۆزێک بۆسە دقەیەک دوو دقە بۆسە خۆت هادەکەرەوە چکە جاری وایە لە سترێسی زۆرە ترکیزی نامێنێ ئینسان دوێنێ برادەرێ باسی گوتی ڕۆژێکیان لە مەسعەدێکە لە فڵان شوێن پەکم کە و وڵاتێکی عەرەبی بوو وەڵا زەمە بەغا بوو وتی لە بیرم چوو بۆەوە ئەی هاوار بە عەرەبی چییە عەرەبیەکی زۆر باشیش زانێ عەرەبیەکی زۆر باش زانێ لەگە عەرەبا گەورە بوو وتی هەل لە بیرم بۆ جوڵم کاکە ئەی هاوار بە عەرەبی چییە النجدە یا ساعدونی وتی ئەو کەلیمەیەم لە بیر چۆ لە چییە لە ترسی مووقیفەکە کە لە پڕ مەسعەدەکە وەستاوە و تاریکە و بەڕۆژوش بووە فەقیرەوە ها تەوێنای خۆ لە بیرە چێتەوە فلەبەرەوە احتمالە معلوماتەکە بزانی بەس بۆستە ئەی حل چییە هەر پرسیارێک زانی یەکسەر جواب بەرەوە مەسەلەن لەو 50 پرسیارە تۆ 25 زانی جوابی تۆ خێرا جواب بەرەوە اینجا وەرەوە سەر ئەو پرسیارانەی کە ئیشارەتت لێداوە سێرەکەی بە 6 زانی ئەمێنێتەوە 5 پرسیار 7 پرسیار طبیعیە و 5 پرسیارە زەخامەتی تەلەبەکە لەوە دەرەکەی اینجا دەسەکەی بە جوابانەوە بەنسبەت ئەوە شەطبی دەکەی بەڕێی من جارێ دەرسی یەکەم کەچی بۆ امتحان ئەحیا کوردی یەکسەر بڕیاریەوە مەدە ئیتر هەموو دەرسەکانە خراپە قەیچێکە 96 دناوە لە ئەحیا با 96ەکە بمێنێتەوە شەطبی مەکە سەبرت هەبێ احتمالە دەرسی دووەم و سێم دەرەجەکە و باشتر بێ بەلەبەرەوە هەر امتحانێک کە کردێ زانی و نزیکە بیتەوە لە دەرەجەکە و نزیکە لە دەرەجەکەی خۆت شەطبی مەکە هیوادارم وەڵامی پرسیارەکەم دابێت بەڵێ چیتر پرسیاری هەیە کاک دکتۆر بەڵێ مامۆستا سەرەتا دەستخۆشت لێ زۆر دەکەین سپاس بۆ جەناب مامۆستایەکی بە ئەزمون هەیە لۆ نمونە لەو عەدادی خۆمان تەماشا دەکەی ساڵانی ڕابردوو زیاد لە قوتابیەک نمرەی تەواویان هینایە 100یان هینایە لەسەر مەلزەمەکە و لەسەر ئوسلوبی ڕۆژنە 100یان هینایە ئایا قوتابیەکانی تر ساڵەکانی داهاتوو پێویست دەکات لەو بابەتەی بچن لۆ نمونە 4 مەلزەمە بەکاربینین لەگەڵ 3 مامۆستای یوتیوب یان اعتیادیە بەس ژێرە و مامۆستای ڕابگرن ئەگەر زارزارە سوودیان لێ کەشکەش بینی وەکو تێبینێک شتەکەی وەگرن کێشەیەکی گەورەیە لە زۆربەی عەدادیەکان وای من دایم ئەڵێم خۆزگە هەندێک شتە بووە نەبووایە الحەمدولله کاتی ئێمە ئایپاد و مۆبایل و یوتیوب بۆ شتانە نەبوو سپاس بەخوا و خولیش باوی نەبوو المهم ئێمە ساڵی یەکەم بۆی جوابی جناو بۆمە ساڵی یەکەم کە چوینە شەش یعنی هەر یەک بە یەک ساڵ بڕین چوینە شەش سێ مامۆستایە 4مان یەکەم ساڵیان بوو پۆلی 12 هەنی ئەزمموی پۆلی 12 نیە مامۆسای بەتوانان بەخوا کەس نەیوێران بڵێ ئەم مامۆسایمان بۆ لابە لەخوا بەزابێ و کاتە ئەو جورئەتە نەبوو ئەم جورئەتە بێئەدەبی لەگەڵایە بەداخەوەی ئێستا ئەم جورئەتەی ئێستا بێئەدەبی لەگەڵایە بەداخەوە المهم ئەدەبەن کەس نەیوێرایش بڵێ باوەڕ ئەکەن زۆر بەمان تەعاین کیمیا بوو ئینگلیزی بوو کوردی بۆ سیانم بیرەکە یەکەم ساڵیان بوو باوەڕەکەن زۆر بەمان دەرەجەی زۆر باشمان هێنا ئەسڵەن مامۆسای کوردیمان کە یەکەم ساڵی بوو ئەو بۆ جوابی پرسیارەکەی جەنابن 38 دەرەجە ئەدەب هەبوو سا ئازام 38 بوو قەنەعەتم وایە بەشی 32 دەرەجە لە ئەدەبەکەی ئەوە هاتبووە حتا چوومەوتم مامۆسا ئیبراهیم ئەرە تۆ پرسیارەکان دانابوو تی ناوەڵام من یەکەم ساڵمە پرسیار نایان بە من وتم مەزانی لە مەرزەمەکەی تۆ یامی هەبوو کەواتە باوکی من واللهی نەگەڵ مامۆسای جەنابەت باسێکی کە بەتوانایە و ئەزممویە هەر کەسێ توانای شەرحی هەبێ پێم وتی لە وەڵی قسەکانمەوەی مامۆسا یەک ئەرکی هەیە لەگەڵ تا تێت بگەێنێ چۆن زەعی بکەی دوایی ئەوە مەوزوعەکەی ئاوا سەعیتیا بکە ئیتر هەر مامۆستایە بێجاوەر ئەگەر ئەزمموی هەبێ باشتر توانای شەرحی هەبێ باشتر ئەبرۆ باوکی من بەردی گەورە نیشانی نەهاوشتنێتی هەتاش زۆر لە خۆ کۆکەیتەوە یعنی وەزع خراپە بەگوێی منەکە یەک مەلزەمە یەک مامۆستا سەری خۆت ڕەحەتکە و نەجاتە بێ کە تۆ ئەم مەکتەبەت هەڵبژار ئیتر بۆ ڕاکەی بۆ شوێنێ من تێناگەم مامۆستای خصوصی هەیە ئەچێ مەلزەمەی دانیشترێنێ بۆ ئەمە گرتووە بۆ لەگەڵ ئەمە هەیە یعنی یەک دانە فقط فەرمون مامۆستا دەرێن بڕۆن لە 2015 ئەو وزاریانێک کە جواب دەێتەوە بڕۆن هەمووی بخینەوە هەتا ئێستا باشەوە شتێکی غەلەتە یان ڕاستە نا مەوزوع غەڵەت و ڕاست نییە باوکی من سەریکە ئەبێت تۆ بزانی عەقڵی ئینسان چۆنی شەکە یەکێک لەو شتانەی کەوا کە تۆ شتەکە بە باشی بزانی بریتە لە تیکرار واتە دووبارەکردنەوەی معلومات ئەمە دوو بریتە لە زۆر پرسیار حلکردن هەتا زۆر پرسیار حلکەی هیچ جیاواز مێشکت فکرەی جیاوازتر وەرەگرێ و ڕەبتی زیاتر دروستەکە بۆی کە پرسیارێکی بینی بزانێ لە کامۆ نزیکە وەڵامەکەی بزانێ فکرەکە گەیشت ئەگەر ئەتوانی بیکە هەمووی ناتوانین لە 2015 لە ژیانتانە یا هەمووی یا هیچی ناتوانین لە 2015 بیکە لە 2020 بیکە قەیچە باش باوکی من حەسەب من لە قسەکانمە دوو سێ جار تیکرارم کردوتم باوکی من ئەم قسانەی من هەمووی بۆ خۆشم نابێت تا هەمووی بۆ تۆ ببێ
لە 150 بۆ تۆ باشە وەریگرە بەس لە 150کەی عکسی قسەکانی من مەکەرەوە بۆی زەرە لە خۆت نەدەی باشە باوکی من بەڵێ ئەگەر پرسیارە دوانی تر هەیە بفەرمونون ئەگەر نیشە مامۆستاکانتان پرسیاران زیاتر بۆ لێەوە ئەوە گلەی بێتان مامۆستاکانتان باشتر گویان گرتووە دەستخۆش تێ دەکەین کاک دکتۆر زۆر سپاس کات خۆت بێمەدا زۆر سپاس بەگوێ دەستەکان خۆش موفق انشاءالله بەلایخوا ئەمڕۆ خۆشحاڵ بووم لە ئامادەی کلێڤەر بووم لە شاری هەولێری خۆشەویست طبعا ئەم بابەتانەی کە پێشکەش بە خوێندکاری ئامادەیی بەعام یان 12 بە تایبەتر کاکرێ گرنگەکەی لەوایە ئەو قۆناغەکە تازەیە بەنسبەتەوە لەوانەیە کۆمەڵی هەڵا هەبێت هەیەکی نەیزانێت بۆیە تۆ لەم محاضرەیە هەڵەکانی پێ ئاشناکەیت پێشەڵی چارەسەرەکە چییە چۆن بیکا بۆی توانێت بێتە دەرەوە لە هەمان کاتا هەندێک دایک وڵاوکشم بینی خۆزگە دای بابان زیاتر بهاتنایە بۆ گرنگە چونکە ئەو نازانێت نظامی تەلەبەکەی چۆنەکە سایەکە جاری واشە لی تێناگەن ئەو کاتە تۆ لە محاضرەکە توانی ئاماژەوەی کاکە ئەم تەلەبەیە کێتە دەرەوە ئیسراحەتێکەکە مەسەلەن دوای 2-3 ساعت سعی شارێکی لەگەڵ تا دانیشتووە فەقیرە گەنەڵی ناکە یەکسەر نەیێنەوە بۆ ژوورەوە بەڵام بەعکسەوە گەر گەنەڵیەکە پێی بڵێ من ناڵێمەوە بەڵام ئەوش بۆ خۆی لایەنێکی گرنگە ئێمە تەلەبەی 12 هەستی ناسکە نەفسێتی تۆزێک شلە بێتەوە جاری وایە بە بۆنێ زەختی کۆمەڵگا ترسی مەرحەلەکە خۆی ترسێنێ چوادەورەکەی دەچێن وەیە بیرخستنەوەی ئەوەی کە چۆن مامەڵەکە ساڵێکا 2-3 جاریشی پێبوو دێتوانێت شتێکی زۆر باشە و ئەمەلێکە هیوایەکە بۆ ئەو کە بتوانێت باشتر بێت دەستخۆشی لە قوتابخانەی کلێڤەر دەکەم بۆ ئەو سیمینارە کە چەندین جار سیمیناری زۆر بە سوودیان بۆ ئامادەکردین و بۆیان پێشکەش کردین هیوادارم هەردەم بەردەوام و دەستخۆشیەکی گەنمیان لێ بەناوی خی گەورە و میهرەبان زۆر سپاسی دەستەی کارگەڕی قوتابخانەی کلێڤەرەکەم کە سیمینارێکیان ڕێخست بۆ دکتۆر زانە خۆم زۆر سوودم لێبینی ئەلحەمدولیلا هیوادارم بە بەردەوام من لەم پرۆژانە دووبارە سپاس کلێڤەر وەکو کە پێشەنگە لە هەموو هەنگاوەکانی بەجددی لە ئەو هەنگاوەشیان خاڵێکی زۆر وەچەرخان بوو کەواتانی بەڕێز دکتۆر زانا کە بێتن لێرە سیمینارێک لە بۆ قوتابیەکاندا لە بۆ دەربارەی ڕواننەوەی سترێس و ئەو شڵەژانێک کە زۆر جاران قوتابیانی پۆلی 12 تووشی دەبن بەجددی سیمینارێکی زۆر بەسوود بوو زۆرێک لەو خاڵانەی کە ئێمەی مامۆستایانی کە پۆلی 12 ئەزمونمان تێدا هەیە بە قوتابیەکانی خۆمان دەڵێن ماشەڵڵا بزەبت هەمان خاڵەکانی دووبارە کردەوە بەڕاستی ئێمە وەکو مامۆستا سوودمان لە قسەکانی بینی لە تێبینیەکانی تجای ئەوەی کەوا قوتابیەکان گومان لەوەدانە کەوا ئەو قوتابیانە کە تەرکیزیان کردیت و خاڵەکانیان لەلای خۆیان نووسی بیتن و بتانن ئەو خاڵانە ئەوانەی کە لەگەرێ بارودۆخیوان دەگوندێت تەطبیقی بکەن ئینشاءالله دەتانن نمرەی زۆر باش بینن دەستخۆشی لە کاک دکتۆری دەکەین و هەروەها هیوادارین پێشەنگیش لەو زۆرە هەنگاوانە بەردەوام بێت من وەک قوتابێک قوتابخانەی کلێڤەری ناحکومی زۆر سپاس مامۆستایان و دەستەی کارژێڕی قوتابخانەی کلێڤەری ناحکومی دەکەم کاستان بە ئەنجامدانی ئەم سیمینارە زۆر سپاسیان دەکەم هیوای بەردەوام بوونیان بۆ دەخوازم من وەکو قوتابێکی قوتابخانەی کلێڤەری ناحکومی دەستخۆشی لە ستافی کارژێری قوتابخانەی کلێڤەری ناحکومی دەکەم کاستان بە ئەنجامدانی ئەم سیمینارە و هیوادارم بەردەوام بن